بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران بن. دەرفەت هەبوو دیسانەوە لە پرۆگرامێکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ لە سەرەتای هەفتەیەکی نوێ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و نوێ لەگەڵتان بین نوێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە وهروەها ئاسوودە و هەمیشە کامەران و بەختەوەر بن. سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون کە دەخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بابەت و زانیاریەکانی ئەمڕۆمان. ئازان لەو بابەتانەی کە بۆ ئێوەی عزیزمان ئامادە کردووە باسکردنە لە ژیان و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خێزانی کورد لە ئەوروپا بزانین لە ئێستادا هاوڵاتیانی کوردانی تاراگە چۆن ژیان دەگوزارێنن و لەمپەر و کێشە و گرفتەکانیان لە ئێستادا لە چیدایە و بە تایبەتی تر باز لەو دەکەین ئەگەر خێزانێکی کورد ڕوو لە ئەوروپا بکە ڕێوشێنە سەرەتاییەکان چین بۆی کە شوێنی نیشتەجێبوون و وەرگرتنی ئیقامە و کۆمەڵی بابەتی دیکە لەو بارەوە باز دەکەین. وەروها لە تەورەیەکی دیکەشماندا باز لە ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگادا دەکەین. زانین ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگادا چۆن بەرقەرار دەبێت بنیادنانی پەروەردەیی لە سەرەتادا تا چەند گرنگە بۆی کە ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگادا بڵاو بێتەوە لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون. بەڵێزان سەرەتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها بابزانین گۆڕانکاریەکان لە پلەکانی گەرما لە بەرزبوونەوە و نزمبوونەوە بە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چێن و گۆڕاوە. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باس لە بارودۆخی خێزانی کورد لە تاراوگە دەگەین وەروە کۆمەڵێک پرسیار و بابەتی گرنگەیە بە بیان زانین کەوا خێزانی کورد لە تاراوگە ژیانیان چۆن دەگوزارێ وەروەها و بابەتانی لە نێو ژیانی ڕۆژانە و ژیانی ئاسایی لەوێ چی دەگوزارێ. میوانداری زۆر بەڕێز کاک حاجیارە محەممەدمان کردووە چالاکەوانی واری خێزان لە هەندەران و وەروە خۆشی دانیشتوی هەندەرانە. کاک حاجی یاخوا بەخێر بێتەوە بۆ کوردستان و بەخێریش بێت بۆ ستۆدیۆ. زۆر سپاس بەخێر بێت. سپاس بۆ دەرفەتەی ئێوەشکەمتان بەخسان مەمنون. سپاس دەکەین کاک حاجیگە. کاک حاجی لەوە دەست پێ بکەین خێزانی کورد لە تاراوگە جارێ خێزانەکانی لەوێ خێزانمان شکر هەیە خێزانەکان زۆرن بە شێوەیەکی گشتی خێزانی کورد لەوێ ژیانی چۆن دەگوزارێ وەروەها بارودۆخی خێزانەکان چۆنن. سەرەتا بەنای خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ دەرفەتەی بەڕێزتان و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز. ئەلبەتە ڕێژەی کورد لە هەندەران بەرەو زیادبوونە چێ لە هەڵکشانە ئەگەر سیر بکەی بە چەند خۆناغێک کوردی باشووری کوردستانەوەتە کوردستانی خۆمان ڕویان کردووە لە هەندەران لە هەفتا و لە هەشتاکان بۆ خوێندن خەڵکێکی زۆر ڕۆشتون ئەمانە کە سابت بوون لە وڵاتە ئەتوانم بڵێم جۆری ژیانی ئەمان جۆرێکی ترە و لە نەوەتەکانیش خەڵکێکی زۆر بە لێ شاوڕۆشت بە هەمان شێوە لە ساڵەکانی 2000 زیاتر کە
کوردستانی باشوور کە ڕویان لە هەندەران کرد ئەمە زۆرترین ڕێژەی کووردە لەوێ و هەتاوکو چەند ساڵی ڕابردووش کوردی خۆمان لە وڵاتانە هەستیان بەوە ئەکرد کە لە ژیانێکی موقەتان واتە سابت نەبوون لە وڵاتە بەڵام بەداخەوە بە بۆنی هەندێک بارودۆخەوە کە ئێستا ئەو ئەمەلەی کە هەبوو کە خەڵک بگەرێتەوە لە کوردستان بژی لە چەند ساڵی ڕابردووە ژیان خۆشتر بوو لێرە بارودۆخی هەم مادی هەم ئابووری کوردستان باش و خەڵکێکی زۆرە گەرا بەڵام ئێستا ئەو ئەمەلە تا ڕادەیە کەم بۆ تۆ یاخود نەماوە بۆیە خەڵک سابت بووە لەوێ خێزانەکانی تر نیەتی گەڕانەوە نەماوە حتمما وایە بەڵێ وەک عەرزم کردی خەڵک پێی خۆش بوو هەرچەند ژیان لەوێ لە ڕووی مادیەوە زۆر پێشکەوتووە لە ڕێی خزمەتگوزاریەوە خەڵکی کێشە و مەشاکیلی نییە لە ڕووی ئەمنیەتەوە ئەو کێشە سەرەتانی کە لێرە ئەیبینیت لەوێ نییە یعنی ژیانی خەڵک بە شێوازی گشتی خۆشە لە ڕووی مادیەوە بەڵام ئەو فەراغی کە هەیە لە ڕووی ئیجتیماعی و کۆمەڵایەتی لە ڕووی ئەوەی کە تۆ چەند ساڵ لەوێ بژیت ئەم وڵاتە وڵاتی خۆت نییە لە کەڵچە و عادەت و ئادابە زۆشتی جیاوازە و ئیتر خەڵکیش خەریکە ڕادێ لەگەڵ وەچی ئێوەدا بەڵام ئەو ئەمەلە زۆر کەم بووەتەوە کە خەڵکی بگەرێتەوە لە کوردستان بژی واتە خەڵک بە جۆرەکان سابت بوو ئیتر حسابی ئەوە کاکە لەوێ ژیانی خۆی سابت بکات و بیر لە داهاتووی خۆی و مناڵەکانی بکاتەوە. کاک حاجی سەبارەت بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لێرە دەبینین خزمەتی و کۆمەڵایەتی تا ڕادەیەک باشترە لەوێ چۆن دەگوزارێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان تون و تۆڵن؟ بەڵێ ئەتوانم بڵێم وڵات بۆ وڵات یاخود شار بۆ شاریش فەرقەکات بە تایبەتی بەریتانیا یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر باشە و هەندێک شاریش بە تایبەتی کە ڕێژەی کوردی زۆری لێ عیلاقەی کۆمەڵایەتی زۆر باشە هەرچەند بە بۆچوونی من عیلاقە و تێکەڵبوونی کۆمەڵایەتی مەسئولیەتێکی زۆر گەورەیە یعنی بۆ نمونە ئەگەر خێزانێک لەگەڵ دە خێزان تێکەڵ بێ بە معنای کە هاتووان هەبێ سەردانی یەکتری بکەن ئەگەر خێزانێک بچێ بۆ لای ئەمەش بچێتەوە بۆ لای خێزانێک ئەمە لە مانگێکا 20 ڕۆژی پێویستە کە تۆ سەردانی یەکتری بکەیت واتە هاچۆ یەکتری بکەیت دەجار دە خێزان بێ بۆ لای تۆ بچی بۆ لای دە خێزان ئەمە خۆی بۆ خۆی هەندێک بەرپرسیایەتی هەندێک مەسئولیەت هەیە لە وڵاتە کە زۆر قورسە یعنی مناڵ لە کاتی خۆی بێ خوێنی ئەبێ هەفتەی ڕۆژێکت هەیە بۆی کە بچی بازار و شۆپین و ئەو شتانە بکەیت واتە بەو معنایە کە مەشغەڵەت زیاترە لە وڵاتە هەتاوەکو ئێرە بۆیە ئەمە بۆتە هۆکارێک بۆ ئەوی کە نەتوانی بە پێی پێویست عیلاقەی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکە هەبێ. زۆر باشە کاک حاجی باست لەوە کرد کە ساڵی هێشتاکان کۆمەڵی خێزان ڕۆیشت و دواتر نەوەتەکان واتە پۆلێنێک هەیە بۆ خێزانەکانی ئەوێ لێرە ئەگەر سەیری خێزانی کوردی بکەین با پیرەی لێیە ننکی لێ اینجا دایک و باوک اینجا ڕەنگە مام و پور و خاڵ کۆمەڵێک خانەوادەیەکی قەرەباڵخە لە ئەوروپا لەم جۆرە لە خێزانمان هەیە واتە خێزانێکی کورد هەیە ئێستاکە مەسەن زۆر لە مێژە لەوێ بن ڕۆڵی ننک و داپیرە لەوێ هەیە خێزانەکان یاخود خێزانی نوێن یا خێزانی گەنجن ئەم بارەدۆخە لەوێ چۆنە؟ بەڵێ هەیە لەوێش بەڵام ڕێژێکی کەمە ئەتوانی کە بڵێ کوردە لەوێ پەنجی دەستبیان بژێری بەڵام بەرەو ئەوە ئەچێت کە خێزانەکان گەورە بن فراوان بن واتە ننک و باپیرە و ئەمانە دروست بن لەوێ چونکەم ئەوەی کە لە ساڵەکانی 2000 هات بێتەوە خێزانی پێکێنابێ ئێستا منداڵێکی 17 ساڵە ئیتر بیر لەوە کاتەوە کە دابمەزرێ بچێت ژیانی هەمسەرگیریەوە و ئیتر خۆشی دوای ئەوانەی باپیر و ننک و واتە خێزانەکان بەرەو گەورە بوونەچن. زۆر ڕاست. زۆر باشە کاک حاجی ئەگەر باز لە گوزەرانی مادی ئەوێ بکەین لێرە گرفتی سەرەکی بارودۆخی ئابووری و مادی و موچەوە ئەو بابەتانەیە لەوێ چۆن دەگوزارێت؟ خۆی بەداخەوەی ئێرە ئەیبینین هەمومان هەست بە ئازارەکەیەکەین ئێمەش ئەبێ شکرانە بژێربین لەوێ کە بارودۆخەکە زۆر جیاوازە ینی 180 لە جیاوازە لە ڕووی مادیەوە هەرتا هەندێک جار زۆری مادیە بەبێ کێشە لە ناو خێزانەکان بەداخەوە لێرە ممکنە لە نەبوونی مادە یاخود لە کەمی مادە کێشە دروست بێ بەڵام بە پێچەوانەوە لەوێ کاتێکە هەموو کەسێک حقوقی خۆی هەیە واتە مافی خۆی هەیە لە منداڵێک و کە لەسکی دایکایەتی ئەم چاودێری ئەکرێ کە میدوایفێک واتە مامانێکی بۆ دائەنرێ ئەم مناڵە چاودێری ئەکرێ ڤیتامینی بۆ ئەچێتە ناوسکی دایکیەوە خزمەتی دایکی ئەکرێت چاودێری ئەم مناڵە ئەکرێ بۆ گەشەکردن بۆی کە نەخۆشینێکی نەبێت کە کێشەیەکی تەندروستی دەبێت هەتاوکو لە دایکە بێت کە لە دایک بوو ئەم مناڵە حەقێکی خۆی هەیە کە پێوترێت چاڵ بەنەفێت واتە حەقی منداڵ کە هەتاوەکو تەمەنی 21 ساڵ ئەم حەقی پێ ئەدرێ و دوای ئەوەش معاشێکی تری یاخود حقوقێکی تری هەیە واتە بەو معنایی کە منداڵ لەوێ ئەرکی مادی لەسەر دایک و باوکی نییە هەموو منداڵێک بۆ خۆی
حەقی خۆی هەفتانە کە پارەی خۆی دێ بۆ دایکی باوکی بۆی کە خزمەتی پێ بکرێ و خەڵکیش بە جیلەکانی تریشەوە ئەگەر کەسێک ئیشکار بکات ئەوە ژیانی خۆی مسۆگەرەکە ئەگەر ئیشکارشی نەبوو ئەوە حکوومەتی ئەو وڵاتە سیستەمی بەڕێوەبردنی ئەو وڵاتە حەقیان بۆ دابینەکات و واتە هیچ کێشەیەکی مادی نییە و کرێخانی بۆ ئەدرێ زۆر جار کەسێک ئەگەر نەخۆش بێ ئەگەر کەسێک پێداویستی تایبەتی هەبێ ئەمە لە ڕووی مادی و لە هەموو کەس بار و گوزەرانی باشترە. زۆر باشە کاک حاجی بابەتێکی دانین خێزانێکی کورد لەوێ ساڵی هەشتاکان نەوەتەکان ڕۆیشتون ئێستاکە با بڵێن هەردوو خێزانەکە هەردوو سەر دایکەکە و باوکەکەش کوردن لەوێ ئەژین بەڵام مناڵیان هەیە لە هەردوو ڕەگەز لە با بڵێن لە کچان لە کوڕان. ئەو ڕێکارانە چین ئەوەندەی تۆ ئاگاداربی کەوا دایک و باوکێک ڕەنگە ئێستا کۆمەڵی خێزان هەبێت تازە ڕۆیشتون یاخود نیەتان هەبێ بڕۆنیان لەوێ بن و علاقاتیان نەبێ لەگەڵ وڵاتێکە کەمترە وەکو باسکە بەریتانیا بەراورد بە وڵاتەکانی تر تۆزە زۆرترە. مناڵەکەی گەشتۆتە 18 ساڵ 16 ساڵ 7 ساڵ ئیدی لەناوەوە لەناو کللتورێکی کوردی و یاخود ئاینی و کوردانەی و مسلمانە لە دەرەوەش مناڵەکەی گوناهینیە لەوێ لە دایک بووە لە فۆرمێکی ئەوروپیا لێرە زوو ژنهێنان یا زوو شوکردن هەیە ڕەنگە لەوێ ئەو تۆزێ و بابەتە قرس بێ ئەوەندەی هەست کردێ خێزانەکانی کورد ئەو ڕێکارانە چین دەیگرنە بەر لەگەڵ مامەڵەکردن لە مناڵەکانیان بۆی بتوانن هەم لە ناوەوە و لە ناو خێزان تاکێکی کوردی مسلمان بەڵام لەسەر جادە و لە ناوەندوو ئەکادیمی و زانستی و ئیشکردنا تاکێکی ئەوروپیانە مامەڵە بکەن. بەڵێ هەرچەند کە خەڵک لەوێ ژیانشی لە ڕۆژ ئاوا بێ لە وڵاتی ئەوروپی بژی بەڵام زۆربەی خەڵک هەر پەیوەستە بە ئاداب و کەلتورە کوردەوارێکەوە واتە زۆرجار لە ڕێی کۆنێکشن واتە لە ڕێگەی عیلاقەی کۆمەڵایەتیەوە خەڵک هاوسەرگیری کچەکەی هاوسەرگی لەوە کوڕێک کاکە یاخود کوڕەکەی کچی کەسێکی بۆ دێنێت تا ئێستا ئەم عادەتە ماوە کە زیاتر لە ڕێگەی یەکتر ناسینەوە یەکتر ناساندن لە ڕێگەی خەڵکیتەوە کە یەکتریان پێ ناسێنن مەسەرەن من کەسێکە ناسم کچێکی باشی هەیە و کەسێکش ناسم کە کوڕێکی باشی هەیە ئەگەر خوانم عیلاقیان بە دروست نەبوو بێ یەکتریان نەناسی بێ زۆر جار ئێمە یاخود خەڵکانێکە بن بە هۆکار بۆ ئەوەی کە ئەم لە یەکتر نزیک بوونەوە دروست بێ لە بینی خێزانەکانە هەروەکو چۆن کە لێرە هەیە بەڵام ممکنە هەندێک ڕێوڕەسم هەیە کە لێرە هەیە بەو شێوازە فراوانە لەوێ نەبێ زۆر ئاسایی ئەگەر دۆستێک کە کچێکی هەبێ یاخود کوڕێکی هەبێ تۆ قسەی لەگەڵکەیت بە سنگێکی فراوانەوەری بگرێ بڵێ کاکە کچەکەت وەختی شوێتی کوڕەکەت وەختی ژنێتی بەڵام ممکنە لێرە ئەبێ ڕسمیاتێک هەبێ کۆمەڵە پیا معقول مامۆسای ئاینی کۆمەڵە خەڵک بچنە پێشەوە لی هەر ئەوەندە کە متمانە دروست بوو لە بینی ئەو کەسێک کە واصلە لە بینە و ئەویش لەسەر سیقە و متمانی چەند کەسێکی تر کە متمانەیە کرد بە بەرامبەرەکەیان چکە چ کوڕ ئەم عیلاقەیە دروستە بێت و ئەمە ڕێگەیەکی ئەتوانم بڵێم زۆر سەرکەوتووە بۆ زەواجی کچ و کوڕەکان ئەوانی کە ئێستا لە ئاستی هاوسەرگیریدان. تاک حاجی بابەتی دراوسێ و نزیک بوونەوە لەو ناوچەیەکێک کە بۆ زۆر کوردی تێدا بێ یاخود دراوسێ یەکتر بن سەردانیکردنیان هەبێت لە ڕاستیدا زۆر کەم ئەکرێکە کوردی خۆمان لەوێ دراوسێ بین چونکەم شوێنی نیشتەجێبوون ئەوەی کە خانووی شارەوانی وەرەگرێت ئەم بەدەست خۆی نییە یعنی ئەمە جۆرێکە لە جۆریەوەی کە کەسێک لەوێ شارەوانی خانووی پێدات و کەسێکی تر خۆی بۆ خۆی بە پرایڤێت واتە خۆی خانوو ئەگرێت ئەمان ئەکرێت لە هەر شوێنێک بیوە کە خانووی بگرێت و تای بژێ نیشتەجێ بێ واتە کەمتر کوردەکان دراوسی یەکترین بەڵام ئەوە شارەکەوێت سەر عیلاقە ئەگەر کەسێک عیلاقی لە کەسێک هەبوو دوور بێ نزیک ئەتوانی هاتوچۆ و عیلاقی لەگەڵی هەبێ بەڵام بەداخەوە جاری وایە نزیکشی لەوانەیە لە کۆڵانەکەی خۆت کەسێکی مسلمان یاخود کوردیشی تیابێ کە عیلاقت نەبوو هەر درەنگێکی دێبین واتە ئەو عیلاقەیە سنووردارە. کاک حاجی لە کۆمەڵگای خۆمانە زۆر جار سوتفە نەخۆشیەکەیە خوانەخواستە مردنێک هەیە مصیبەتێک هەیە حادیسەیەکی سیارە ڕووەدا کۆمەڵێک شت خێزانەکانی کورد لە دەوری یەکتر کۆ دەبنەوە بەدەمەوە چوون هەیە لە ئەوروپا ڕاستە لە ڕووی تەندروستی و بیمەی حیات و کۆمەڵێک خزمەتگوزاری ڕەنگەوەی کە دراوسێکرد یاخود خزمەکانە بۆ بکەن لایانی پەیوەندیدار ئەیکا بەس بەگشتی لەم جۆرە حاڵەتانە خێزانەکانی کوردیان ئەوەندەی تۆ هەستت کرد بێ بەگشتی لە ئەوروپا بە دیاریکرایی لەو ناوچەی کە خۆتانی لێن لەم جۆرە حاڵەتانە گەرموگوڕی نێوان خێزانەکان چۆنە ئەم بەدەمەوە هاتنە هەیە. بەڵێ وەک جەنابەت ئیشارەت پێدا لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە ئەگەر کەسێک نەخۆش بێت کەسێک گرفتێکی تەندروستی هەبێ ئەتوانە بڵێن پێویستی بە کەس نییە وەکو شەخص وەکو خزم وەکو کەس
ئیسعافێک دێت ئیبا بۆ نەخۆشخانە و لەوێ هەموو خزمەت گوزاریەکانی بۆ ئۆکەیتر حسابیەوە ناکەیت تەمەنی چەندە پێداویستەکەی چۆنە چی پێویستە چی پێویست نییە بەڵام ئەوەی کە گرنگە و پێویستە ئەو بەدەمەوەچوونەی کە جەنابەت باست کرد زۆر گرنگە وەک عەرزم کردی ئەمیش هەر لە وڵات بە وڵات و شار بۆ شارش ئەیگۆڕێت ئەو شارانە یاخود ئەو وڵاتی کە مەسەلە کۆمەڵایەتیەکان زۆر دیاردەن تێدا و یاخود زۆر باون ئەمە خەڵکەکەی زیاتر بەدەمیەکەون و یاخود ئەو شارانەی کە ڕەوەندی کوردی زۆر تیاکۆ بووتەوە جاری وا هەیە کەسێک کە تۆ ناشیناسی بەڵام لە فەیسبووکەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود کەسێک تەلەفۆنت بۆکە بەبێ ئەوەی بیناسی بزانی کێ ئامادەی بشی سەردانی بکەوە نەخۆشخانە هەرچەند لەوێژ تر یا ساوڕاسایەکی خۆی هەیە بۆی کە خەڵکی نتوانێت یعنی خەڵکی بتوانێت بە شێوازێکی یا پابند بێ بە یاسایی ڕێنمایەکان ڕێنمایەکە تەندروستیەکان سەردانی نەخۆشەکە بخات یاخود بتوانێت بیبینێ واتە بە شێوازێکی لە شێوازێکی گشتی زۆر باشە ئەلبەتە من باس لەو شاری خۆمانێکم گوتیان کە بڵم دووەم شارە لە بەریتانیا کە زۆرترین ڕێژەی کوردی تیاکۆ بووەتەوە ینی ئێمە دڵمان پێی خۆشە زۆر باشە زۆر باشە کاک حاجی خەڵکانی ئەوێ هاوڵاتیانی ئەوێ چۆن دەڕوانە کورد چۆن دەڕوانە کەسایەتی کورد ئایا کەسایەتی کورد لەوێ نمونەیەکی جوانی پێشکەش کردووە کە بۆ نمونە هاوڵاتیەکانی دیکە لێ ڕازی بن لە ڕاستیدا ئەتوانین بڵێن چاک و خراپ لە هەموو شوێنێک هەیە ئەتوانی ئەگەر بڵێ کەسێکی ئەوروپی ئەگەر دراوسێکی کوردی هەبوو بێ دراوسێکی چاک بوو بێ ئیتر ئەم سەیری لەو کەسەوە سەیری هەموو کورد دەکات ئەڵێ ئەم مجتەمەعێکی باشن و ئەگەر پێچوانەوە خراپش بوو بێ بەداخەوە وێنەیەکی ناشرین پیشانی مجتەمەعی ئەوروپیەدات زیاتر ئەوەی کە مجتەمەعی ئەوروپی تێخەڵ بێ بە لەگەڵ ڕەوەندی کوردی لەوێ لە ڕێگەی ژن و ژنخوازیەوەیە واتە ئافرەتێکی ئەوروپی لەگەڵ کوردێکی خۆمان کە زەواجەکات ئیتر ئەگەر ئەم کەستە چاک بوو لەگەڵی ئەم بەو معنایە ئیتر پێی وایە کە هەموو کورد و یاخود خەڵکی موسڵمان بەم شێوازە هەمویان چاکن پێچەوانەکەشی بەداخەوە کە دیارێکی ناشنای ئەو ئیتر بەو معنایە کە ئەم مجتەمەعی خۆمان خراپن لەلای ئەوان زۆر باشە کاک حاجی کۆمەڵێک بۆنەمان هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە تاکی کوردەوەی بە تایبەتە و بۆنانەی کە بۆنەی ئاینین تاکێکی کوردی موسڵمان بۆ نمونە جەژنی ڕەمەزانمانەیە جەژنی قوربانمانەیە یاخود کۆمەڵێک بۆنەی تریش کە ڕەنگە وەکو تاکێکی کورد لەوێ لە بۆنە نیشتیمانیەکانە پێخۆش بێ یەکتر ببینن یان ئەمانە ئەمێ بزانم ڕۆڵی بۆنە ئاینیەکان لە نزیکردنەوەی خێزانی کورد یاخود ڕۆڵی ناوەندە ئاینیەکان بە نمونە مزگەوت چەند گرنگ بووە یان چەند ڕۆڵی هەبووە لە تاراوگە کە خێزانانی کورد بە یەکتر نزیک کاتەوە کێش و گرفتەکان چارەسەر بکرێ ببێتە وێزگەیەک بۆ ئاشنایی و هەوێنی برایەتی زیاتر لە نێو خێزانی کورد لە تاراوگە بەڵێ بۆنەکان دوو جۆر هەن هەندێک بۆنە هەن کە لەوانە بۆنەی گشتی بن زۆر پەیوەندی بە ئاینی خۆمانەوە نەبێ ئاینی ئیسلامەوە نەبێ وەکو بۆنەی سەری ساڵی میلادی و یاخود هەندێک بۆنەی تر کە خەڵکی زۆر کۆ کاتەوە ینی تەسەور کە خەڵک هەیە لە وڵاتێکی کەەوە هاتەوە بەریتانیا بۆ بەژارکردن لە حەفلەیەکی لە بۆنەیەکی سەری ساڵاکە هاتووە ئەمە توانم بڵێم خەڵکێکی زۆر کۆ بێتەوە لەم ڕوانگەیەوە کە چوون خەڵک فەراغی پشوویەکەوە هەم ئەو فەراغی هەیە کە مەسەلەن ئەو عیلاقە و تێکەڵ بوون کۆمەڵایەتی کەمە بەڵام لە حاڵەت یا بە فرسەت ئەزانێ کە بشێ لە ڕووی دەرونیەوە خەڵکە بینێت و مەسەلەن خۆی دڵخۆشەکە چەند ساتێک ئەوەی تریان کە زۆر پێویست ئێمە ئیلتیزامی پێوەکەین بۆنە ئاینیەکانە کە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئەم دوو بۆنەیە زۆر جار ئەوەی کە نەیە بۆ مزگەوت مەسەلەن بۆ نوێژەکان نەیە بۆ جومعە نەیەت بۆ بەشداری مەراسیم ئاینەکان بەشداری فەرزەکان نەکات لە مزگەوتە بەڵام دێت بۆ بۆنانە ینی خەڵک هەیە نوێژی نەگراتەوە بۆ جەژنی ڕەمەزان لەبەری کۆمەڵە خەڵکی زۆرە بینێ ئەوەی کە زۆر دڵی پێی خۆشە لە کاکە ئەم جەژن لە جەژی کوردستانە چێ ئێستش لەزەتی ئەو خۆشەی ئێرە لەلای ئەو ماوەتەوە و جەژنی قوربانە بە هەمان شێوە کەمێک خەڵکیش ئەتوانن سەردانی یەکتری بکەن چونکە لەوانەیە هەر ڕۆژێک بێت دوو ڕۆژ بێ ینی خەڵکی زۆربەی ئیشکاری هەیە زۆربەی کاتی نییە مەجای کەمە بەڵام بە شێوازێکی گشتی ئەم بۆنانە جێی دڵخۆشکردنی خەڵکیە کە بەڕاستی خەڵک ئیلتیزامی پێوە کاتووە خەڵکی زۆر کۆ بنەوە لە مزگەوت و بە زۆر جار لە پارک و لە
هەندێک شوێنی گشتیە. زۆر باشە کاک حاجی لەوێ جیاوازی دەکرێت لە نێوان مافی مرۆڤ لە نێوان کوردێک و یاخود بیانێکی دیکە یاخود لەوێ نەکرد خێزانە کوردەکان خێزانەکانی دیکەش تونوتیژی خێزانی ئەگەر بکرێت چۆن ڕێوشونەکان دەگیرێتە بەر چۆن یاسا لەوێ سەروەر دەبێت لەو بابەتان. خۆی زۆر جار کوردی خۆمان هەرگلەی ئەوەکەن لە فەرقەکرێ لە بین کەسێکی ئەوروپیا کەسێکی ئاسیایی مەگەر هەندی حاڵەتی دەگمەنەگینا لەوێ یاسایەکێ کە پاراستنی مافی مرۆڤ فەرقی هیچ کەسێک ناکات ئەگەر کەسێک نەخۆشکەوێت ئەو عیلاجی کە بۆ کەسێکی ئەوروپیا کرێ بۆ کەسێکی ئاسیایی شەکرێ بۆ کەسێکی کوردی شەکرێ کەسێک کێشە و گرفتێکی هەبێ ممکنە زۆر جار لە هەندی حاڵەتە لە کێشە و گرفتەکانە فەرق و جیاوازیەک هەبێ بۆ نمونە ئەگەر کەسێک ئینگلیز بێ ئەگەر کێشێکی هەبێ پەیوەندی بە پۆلیسەوە لەوانەیە لە زووترین کاتە بگەنە شوێنی حادیسەکە بەڵام ئەگەر بزان هەر تەرەفەکە ئاسیایی بێ ئەمە جۆرێک لە ئەتوانین بڵین فەرق و جیاوازی تایە بەڵام بەو شێوەیە نیە کە تەئسیر لەسەر ژیانی خەڵک بکە واتە هەموو کەسێک حەقی شخصی خۆی هەیە کە لە وڵاتە چی پێویستە بۆی بکرێ واتە بە شێوازێکی گشتی مافی مرۆڤ لەوێ لە ئاستێکی زۆر بەرزدایە بە فەرق و جیاوازی نییە و ئەگەر تونوتیژی هەبێ ئەوان زیاتر تەمەەن تونوتیژی بەداخۆ زۆرجار لە ناو مجتەمەعی خۆمانە کە دروستە بێ بە تایبەتی کوردیش بێ ئەوە زۆر زوو ئەوان تەداخلەکەن و هەوڵەدەن بە شێوازی سیستەمی خۆیان چارەسەری کێشای بکەن چونکە چەند حاڵەتێک ڕوویداوە لەوێ بەداخەوە کە پیا و ژنی خۆی کوشتووە لەوێ کە کوردی خۆمان بۆ ئاخر جارکە لە چەند ساڵی ڕابردووە ئەوەی بزانم لە ستۆکۆنترێن شارێکە نزیکی ئەمە بەداخەوە ئافرەتێک کوژا بەدەستی مێردەکەی بۆی ئەوان زۆر حەزەرەکەن لە کوردی خۆمان و یاخود بڵین لە خەڵکی ئاسیایی کاتێک کە کێشە و تونوتیژی خێزانیە بێ ئەوان زۆر بەجددیوەری ئەگرن و یاسا و ڕێکاری خۆیان ئەگرنە بەر بۆ ئەوی کە چارەسەریکەن. زۆر باشە کاک حاجی هەر دەربارەی ئەم بابەتانە بەڕێستان سەرپەرشتیاری پرۆژەیەک بوون بۆ بەرنمەیەک بۆ ناو میدیا بۆی خێزانی کورد باسکردن لە بارەدۆخی خێزانی کورد و تۆزێک وشارکردنەوە و بە شێوەیەکی گشتی زانین لەسەر بابەتی خێزانی کورد لە چوارچێ پرۆگرامێک لە کەناڵی پەیامیشدا بەزی ئەم جۆرە لە گرنگیدان بە بەرنامە و وەروە خێزانی کورد و ئاوەڕدانەوە لە کوردانی تاراوگە بەتایبەت لەلایەن میدیاکانی کوردستان و بە دیاریکراویش میدیای ئیسلامیەکان ئەمە چەند گرنگە ئەو پرۆژەیە چۆن سەرچاوی گرت چۆن بیرتان لێ کردەوە؟ بەڵێ خۆی گەر باسی کێشەی خێزانی بکەین لە ئەوروپا بە تایبەتی بەریتانیا ئەتوانین بڵین لە 10 ساڵی ڕابردووە بەداخەوە کێشەکان بەرەو زیادبوونە چەند کێشە خێزانەکان ئەوش هەندێک هۆکاری تایبەتی خۆی هەیە بۆیە ئێمە بەرپرسانە کە هەوڵماندا بۆ چارەسەری کێشەکان بەڵام هەوڵەکانی ئێمە سنووردارە ئێمە لە شارێک و لە منطقەیەک لە شارەکە ئەگەر بتوانین مزگەوتێکمان هەبێ تەداخلی هەندێک کێشە بکەین یاخود هەندێک کێشە بێتە لامان ئەمە کیفایەت نییە بۆ دانیشتووی ئەو شارەکە بتوانین چارەسەری کێشەکان بکەین بۆیە ئێمە هەوڵماندا لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە چونکە خەڵک هەیە ممکنە نێتە مزگەوت و یاخود ئیلتیزامی دینی نەبێ ئێمە ناتوانین بیبینین ناتوانین سەردانی بکەین ناتوانین بتوانین هۆکارین بۆ چارەسەری کێشەکەی بۆی ئەکرێ لە ڕێگەی میدیا و یاخود لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە هەموو جیل و توێژەکانی کۆمەڵگە ئیسفادە لە چارەسەری کێشە خێزانەکان بکەن ئێمە چەند تەوەرێکمان هەبوو لە بەشی یەکەمی بەرنمەکانە 6 تەوەرمان هەبوو کە هەمووی تەوەری زیندون کە ئێستا کێشەی زیندون لە ناو خێزانە کوردەکانە بەداخەوە و هەوڵمان داوە هەندێک لە کێشەکان باس بکەین لە بەرنمەکە و هەندێکش لە چارەسەر باس بکەین ئەمە بۆ ئەوەیە کە دەست بکەینە سەر برینەکانمان و ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە هەن ئێمە هەوڵ بدەین بیان وەسێنین و یاخود بەرەو کەمبوونیان بەرین چونکە مەڕاستی زۆر گرنگە ئەگەر خێزان بەرەو هەڵەبشانەوە چوو ئەمە مەترسی هەیە بۆ هەڵەبشانەوەی هەموو کۆمەڵگە بۆی ئێمە مەبەستەکەمان ئەوە بووە هەم دەستنیشانی کێشەکان بکەین و هەمیش بتوانین بەشێک بین لە چارەسەرکردن لەو کێشانە ومێ دەکەین کە توانی بە سوودێکمان هەبێ بۆ ڕەوەندی کوردی لە وڵاتە و لە ڕاستی جاجاری وا هەیە کێشەکان بەداخەوە هەتاوەکو نەگەن بە ئاستی لێک جیابوونەوە هەڵۆشانەوەی خێزان لێک ترازاندنی ژن و پیاو ناگاتە مزگەوتەکان ناگاتە سنتەرە کۆمەڵایەتیەکان ناگاتە خەڵکە مۆسلیحەکان کە قسەی خێری تێدا بکەن. زۆر باشە کاک حاجی پلانی دیکەتانیە کە بەرنمەیەکی لەو شێوە پرۆژەیەکی دیکە خود شتێکی دیکە ئامادە بکەنەوە؟ بەڵێ ئەو بەرنامانەی ئێمە کە دەستمان پێ کرد
واماندانا بوو کە 12 ئەڵقە بێ ئێمە 6 ئەڵقەیمان تۆمار کردووە لە بەشی یەکەمدا و بەشی دووهەمیشی بە تەماحین کە پشتیوان لەخوای پەروەردگار بتوانین کە 6 ئەڵقەی تر تۆمار بکەین لەسەر تەوەری جیاواز لە ناو کێشە خێزانەکاندا و ئەم 6 ئەڵقەی کە ماوە لە 150 بەرنامەکان واتە 3 ئەڵقەی بەرینە وڵاتەکانی تری ئەوروپا واتە دەرەوەی بەریتانیاش سوود لەم بەرنامانەوە. فیدباکی خەڵک چی بوو چۆن دەڕوانیە بەرنامەکە بکە بە ئێوەیان دەوتەوە؟ لە ڕاستیدا ئەوەی کە بەرنامەکانە بینێت یعنی یەکسەر هەست بە ئازارەکە ئەکا کاتێککە باسی تەوەریەکەی بۆ نمونە تەوەری کێشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەتوانم بڵێم نەک لە بەریتانیا ئەوروپا لە هەموو دنیایەکی کێشەیەکی باو بڵاوە یەکسەر خەڵک هەستی پێکا کە ئەم ئازارە لە ناو خێزانەکانە بەڕاستی بۆ بە گرفتێکی زۆر جار چارەسەر نەکراو هەندێک خەڵک ممکنە دەستخۆشیت لێ بکە و یاخود بڵێ کاری باشی لەسەر بکەن بەڵام هەندێک خەڵک لەوانەیە ئاسایی بێتەوە لەلای بڵێ خۆمە کێشەیەکی خەڵکی هەمووی زانێ پێویست بن بەرنامانە نەکات لە هەموو حاڵەتەکە خەڵکی هەیە لێت ڕازیە لە بەرنامەکان خەڵکی لێت ڕازی نیە وەکو هەموو پرۆژە و بەرنامەیەکی تر هەدەفی ئێمە ئەوە نییە کە مەسەڵەن فیدباکی خەڵک لە بەرژەوەندی ئێمە یاخود لە بەرژەوەندی ئێمە نیە هەدەفی ئێمە ئەوەیە کە ئەمە برینێکە کێشەیەکە ئێمانەوێ چارەسەری بکەین لەو ڕێگەیەوە بتوانین کێشەکان بە خەڵک بناسیێنین و بتوانین کە مەرجعەتێ دروستکەین بۆ ئەوەی کە خەڵکی کێشەکانی بەرێ بۆ مزگەوت و شوێنە کۆمەڵایەتەکان سنتەر کۆمەڵایەتەکان بۆی کە چارەسەر بکرێن. کاک حاجیارام تۆ بەڕێستان لە هەر شوێنە بوو بن دەستی خێرتان لە بابەتەکە هەبوو و هەروەها جێگە دەستیشان دیارە باەمەش لەم بەرنامەیە ئەمێمە بە دەرفەت بدانم قسەیەکی خێر بکەین کڕینی مزگەوت و هەروەها هاوکاریکردنی خێرخوازان پێم وایە کڕینی مزگەوتێک بەتابەت لە وڵاتێکی وەکوروپی و لە بریتانیا ڕەنگە کولفەیەکی زۆری بوێ وەک قورسیشە بەڵام لە پشتیشەوە چەندێک زەڕور و گرنگە ڕەنگە دەمێ مقارنەیەکم بۆ بکەیت ئەو شوێنانی کە مزگەوتی لێە و کوردی لێیە بەراورد خێزانەکان و تاکەکان و بارودۆخیان چۆن و کێشەکانیان چەند ئاسانتر چارەسەر بێ بەراورد بەو شوێنانەی کە مزگەوتی لێ نییە و دواتر بینە سەرەوە چەند گرنگە هەموو لایەک هاوکار بین مادی و معنەوی بۆی لە زۆربەی شوێنەکان کە کوردی لێ مزگەوت بکردرێ یاخود مزگەوت بوونی هەبێت. بەڵێ پرسیارەکە زۆر جوانە ئەگەر ئێمە بەراوردیکەین بۆ نمونە بەریتانیا لەگەڵ کوردستانە لەگەڵ هەرێمی کوردستانە لە ڕووی بنیادنانی مزگەوتەوە زۆر جیاوازە بۆ نمونە لێرە وەزارەتی ئەوقاف هەیە ئەگەر تۆ لە جێگە و شوێنێکە پێویست بکە کە مزگەوت خێرخوازش نیکا وەزارەتی ئەوقاف ممکنە مزگەوتی بۆ دابین بکات بەڵام لەوێ وەزارەتی ئەوقاف نییە ئەوەی کە هەیە هەموو خەمی خەڵکە ئەوە هەیە کە لەسەر گیرفانی خەڵکە بۆیە ینی زۆر بە خۆشحاڵیەوە کە ئێستا ئێمە نزیکی 30 مزگەوتی کوردیمان هەیە لە بەریتانیا و هەمووشی خەڵکی خەمخۆر و خێرخواز بنیادی ناو دروستی کردوون و لە گەشە سەندن شاو لە زیادبوونی شایە بەڕاستی ضرورەتە یعنی مزگەوت لە وڵاتە بە تایبەتی کە خەڵکی ئێمە دڵنیا بووین لەوەی کە سابتە پێین لە وڵاتەیە کە یعنی ئەمەلێکی گەڕانەوەمان نییە بۆی کە بێنەوە لە وڵاتە بژین ضرورەتە بۆ نمونە خزمەتگوزاری لە مزگەوتە وەک ئینگلیز ئەڵێ from birth to death واتە لە لەدایک بوون و هەتا و کاتی مردن خزمەتێکا مزگەوت کاتێ منداڵێک لەدایکە بێ بانگە درێ بەگوێیدا لە مزگەوتە بانگوێ درێ وەلیمەی بۆ ئەکرێ عقیقەی بۆ ئەکرێ لە مزگەوتە خەڵک و ئەکرێتەوە و خۆشی دەرەبڕێت و دایک و باوکی منداڵەکەەوە یاخود خواردنێک ئامادە ئەکات وەرحاڵ لە لەدایک بوون و هەتا و کاتی مردن کاتێککە پەروەردە ئەکرێ منداڵە لە مزگەوتە پەروەردە ئەکرێ و کاتێککە ژن دێنێ زەواجەکە وەلیمەی بۆ ئەکرێ هەر لە مزگەوتایە واتە هەر مامۆستای ئاینیە چێمارەیە کات ئەگەر لە مزگەوت بێ یاخود لە ماڵەوە بێ و دوای ئەوەش کاتێک کە ئەشمرێت هەر لە مزگەوتە ئەشۆرێت و کف نەکرێت و بەرەو قەبرستان بەڕێ ئەکرێ وی بەڕاستی مزگەوت ضرورەتێکە ئەگەر خەڵکی تا ئێستش ینی بەو شێوە پێیان پێنەبرێ وایە خۆت هەوڵیان بۆ نەدابێ پێویستە لە ئێستا بەدواوە هەوڵی تەواوی بۆ بدەن هەروکو جالیەکانی تر زۆر جارە بینی لە گەڕێکێکا دووسێ مزگەوتی تایە مزگەوتی بەنگلادیشیە پاکستانیە عەرەبە سۆماڵیە هەموو قۆمەکان مزگەوت و مزگەوتی خۆیان هەیە و مزگەوت شتێت تەنها شوێنی نوێژ عیبادەت نییە سنتەرێکی کۆمەڵایەتیە سنتەری لاوانە ینی کۆکردنەوەی خێزانەکانە هەموو چالاکێ کۆمەڵایەتەکان بابەتە ئاینەکان هەتا تعزیە و پرسیتە بەڕێوە ئەچێ مزگەوتەکان بۆی بەڕاستی زۆر ضرورە کە ئێمەش بیر لەوە بکەینەوە لەمە دواوە یاخود ئەوەی کە تا ئێستا لە خەمیانە بۆ لە خەمیا بێ کە بەڕاستی مزگەوت لە هەموو شارێکە هەبێ بۆ ئەوەی کە بەلای کەمەوە کۆمان بکاتەوە لەوێ لە هەموو بۆنەکانە.
ڕێشۆنەکان چین چۆنیەتی کڕینی یاخود چۆن ڕێشۆنە یاسایەکانی حکوومەت چۆن هاوکاریتان دەکات؟ حکوومەت لە وڵاتە تۆ هەر کارێک بکەی خزمەت بە کۆمەڵگە بکات ئەوان پێیان خۆشەوە بگرە هاوکاریش دەبن لەوەی کە تۆ هەندێک لە کێشەکانی کۆمەڵگە کەمەکەیتەوە و خزمەت بە جالی و نەتەوەهی خۆتەکەی لەوێ حکومەت بە شێوازە لە شێوازەکان هاوکارتە لە یەک حاڵەت ئاگەر نەبێ بە کێشە و گرفت بۆ خەڵکی دەوروبەری ئەو شوێنەکە مزگەوتی تیاگرێتەوە خەڵک لێر ناڕازی بێ یاخود هەندێکی نایاسایی نەکرێ ئەگینا حکومەت و یاخود شارەوانی لەو شاری خۆتا زۆر هاوکارن بۆ هەموو سنتەرێکی کۆمەڵاتی خزمەتی کۆمەڵگە و مجتەمەعی تیا بکرێ و ڕێکارەکانیش ئەوەیە کە وەک عەرزم کردن هەر لەسەر گیرفانی خێرخوازانە مزگەوتەکرێتەوە کۆمەڵێ برا هەڵەسن کە زیاتر کە خەمی ئەو مەوزوعیانە شوێنێک بنیادەنێن ئایا بەکرێ بێ یاخود بەکڕین بێ بانگەوازی بۆ کرێت وەکو چۆن کراوە یعنی زۆر جێگەی خۆشحاڵێکە خەڵک زۆر هاوکاری ئەو پرۆژە خێرخوازانەیەکە قەنەعات ناکەم هیچ پرۆژەیەک هەبێ کە ینی بە تەواوی لەسەر ئەوە پەکی کەوتوێ کە پارەی بۆ کۆنەکرابێتەوە ئیلا بربەستێکی تری هەبوو بێ ئەگینا هەر پرۆژەیە کە دەستی درابێتێ خەڵکی بە خۆشحاڵیەوە هەلا سوڕان بێ. سوازخوا کاک حاج دەمێ ئەم زانیارەم بۆ پڕاستکەیتەوە بزانم وایە نا لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان مزگەوت دروستەکەی لە ناوچەیەک حکوومەت یاخود لایەنی پەیوەندیدار گرفتیەوەی هەیە کە خاڵ دراوسەکان کێشیان هەبێ لەگەڵ ئەو شوێنە بەڵام باش بە دوواداچوونی لایەنی خۆیان دانیشتوانی ئەو گەڕەکانی کە مزگەوتی لێیە نەک هەر نیگەرانین بەوەی مزگەوت لێرێ زۆر خۆشحاڵن دەڵێن لەو کاتەوەی مزگەوت هاتۆ تێرە تونند و تیژی لەسەر مناڵ و کچانی گەڕەکەکان یاخود ئەو ناوچەیە بە گشتی گەنجەکانیان تۆزێک هێورتر شەڕکەم بووەتەوە دزیکەم بووەتەوە ئەمە تا چەند ڕاستە بەڕاستی ئەمە هەر ئێمە لەبەرەوەی موسڵمانین ومانوێ مزگەوت شیرینکەین ئەم قسانەکەین یاخود بیلفعل لەگە مزگەوت لە هەر شوێنەکە بێت کاریگەری ڕاستەخۆی لەسەر نەک هەر ئەندامانی مزگەوتەکە بەگرە بە شێوەیەکی گستی لەسەر ناوچەکەش هەبوو بێت بەدڵنیا ئەوە زۆر دروستە ئەو شوێنانەی کە بوون بە مزگەوت بە شێوازی گشتی کێشان کەم کرۆتەوە لەو دەڤەرە لەو سنوورەی کە مزگەوتی تیا بوو بەڵام لەوانەیە هەندێک خاڵی سلبی هەبێ بۆ ئەوان بۆ نمونە لە کاتی قەرەباڵقی لە کاتی هاتنی خەڵک بۆ مزگەوت زۆر جار سارێکی زۆر دی ڕائگرێ لێ بەردرگای ئەوە گرێ ئیتر ئەو ئەم مەسەلە ئەم مەوزوعە گەورەکە لە بەرچاو ناگرێت کە ئەمە مزگەوت و عیبادەتی تیا ئەکرێت و کێشەی کۆمەڵاتی شارەسەر ئەکات و هەتە کێشەی ئەو مەنتیقەیەکە مەکاتەوە ئەو حسابی بکە کە بەردرگاکەی خۆی سارەکەی بلۆ کراوە لێرێ بۆی ئەمە ناڕازیە و یاخود بۆ نمونە ئێستا ئێمە لەو شاری خۆمان لە بێرمینگهام مزگەوتێک لە سەروبەری ئەوان کە بیکڕین هەرچە هەندێک گرفت هاتوۆتە پێشەوە ئەم شوێنەی ئێمە زیاتر لە 100 ساڵە پۆپە یعنی هەچی شەڕ و مەشاکیل و کێشە هەیە لەو گەڕەکە دروستی کردووە بەڵام کە ئێستا ئەکرێ بە مزگەوت خەڵکێکی زۆری پێی دڵخۆشە بەڵام لەگەڵ ئەویشە هەندێک خەڵکی هەر حەزەکە بۆ کێشە و مەشاکیل و هەر پۆپ بێ چونکەم ئیسلام فۆبیا لای ئەوە واقعێک یعنی ئەوە لە کاکە لە ئیعلامەوە ئیسلامی بینیەوە لە ئیعلامەوە هەڵسکەوتی هەندێک مسلمانی بینیوە کە پێی وایە هەموو مسلمانان وەکو ئەوان بیرەکەنەوە یاخود هەموو مسلمانان ئەم بە کێشە و مەشاکیل و مەترسیە لەسەر ژیانی ئەو ئەگینا ئەوەی کە بە واقعی تێکەڵی مجتەمەعی مسلمانە بێ بە تایبەتی ئەو مسلمانانەی کە بە حکمەتەوە مامەڵەیەکەن لەگەڵ بارودۆخەکە و لەگەڵ خەڵکی ڕۆژئاوایە ئەمانە زیاتر دڵخۆشن و هەست بەوە ئەکەن کە بەڵێ کێشە و مەشاکیل کەم بوونەتەوە تەنانەت پۆلیسی محەلی لەوێ پەیوەندی بە هەموو ئەوانی کە سەرپەرچی مزگەوتەکان پەیوەندیان پێوەکەن کاکە ئێمە زۆر پێمان خۆشە دڵخۆشین دەستخۆشتان لێ یەکەین بۆی کە کێشە و مەشاکیل لەم ناوچەیەکەم بووەتەوە. زۆر سپاس بۆ ڕێز کاک حاجی ئارام محەممەد چالاکوانی خێزانی کورد لە ئەوروپا سپاس کە میوانی بەرنامەکەمان. سپاس بۆ ئێوەش کاک حاجیان دەست خۆش بێت حەزەتماندای گردمان نازاکە سپاس دەکەین سەلامەت ئینشاءالله. سپاس بۆ دەرفەتەی ئێوەش. وڵا ئازان و خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. بەڵازان و خۆشەویستان دەچین لای بڕگەی پیامێران بەشێک لە پیامێرانمان وەردەگرین لە شار و شارۆچەکان سەرەتا دەچمە لای ڕامیان لە سلێمانی و لەگەڵمانە ڕامیار سڵای خوا لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لای تۆ. سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش بەیانیتان باش دیارە ئەمڕۆ
لە شاری سلێمانی بڕیارە ماڵپەڕێکی تایبەت بە شاعیری گەورەی کورد مەولەوی بکرێتەوە. دیارە لەم ماڵپەڕە سەرجەم بەرهەمە کۆکراوەکان سەرجەم ئەو یعنی بابەتانەی کە تایبەتن بە شاعیری گەورەی کورد مەولەوی لەوێدا تیایدا بڵاو بکرێتەوە. دیارە بۆ یەکەم جارە ئەم ماڵپەڕە بکرێتەوە بەرهەمەکانی مەولەوی تێدا جێ بکرێتەوە، نمایش بکرێت بخرێتە بە دەستی خوێنەران، واتە ئەو پەرش و بڵاوی کە پێشتر هەبووە لە بەرهەمەکانی لێستا بە دواوە لێرە کۆ دەکرێتەوە لە چوارچێوەی ماڵپەڕەکەدا دادەنرێت. زانیاری زیاتر لە کاک عادل وەرەگرم خاوەن امتیازی سایتەکەی بزانین لە سایتەکەدا چی تێدا دادەنرێت و کەی دەست بەکارە بن بە فەرمی و ئەو بابەتانە چین کە لە سایتەکەدا بڕیارە جێ بکرێتەوە. کاک عادل سپاس بۆ جەنابەت، ئەگەر فەرمی بێتە ئێرە سپاس دەکەم، مەمنونم. بۆچی ماڵپەڕی مەولەوی دەکەنەوە، یعنی هۆکارەکەی چی بوو؟ زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەخێراتنتانەکەین، سپاسانەکەین بۆم ڕووماڵە. لە ڕاستەیەمە توانین بڵین دوای 140 ساڵ لە وەفاتی مەولەوی شاعیری کورد سید عەبدوڕەحیمی تاوگۆزی معدومی حوسێنی ئەمە لە ئێستادا هەڵەسین بەوەی کە بتوانین هەموو ئەو دەسوخەت و هەموو ئەو کتێبە چاپکراوان و هەموو ئەو کۆنفرانس و ئیشانی لەسەر حەزرەتی مەولەوی کراوە لانی کەم لە سایتێکە یەکیان بخین، چکە بەڕاستی مەولەوی یەکێکە لەو شاعیرانەی کە ئەتوانین بڵین خزمەتی زۆری پێکراوە، بەڵام هەوڵەکان ئەگەر بتوانین یەکی بخین لە سایتێکی بەم شێوازەدا ئەتوانین ئیشەکان ڕێکپێکتر بێت و بەتایبەتی بۆ توێژەر. ئەمە لە سایتەکەمانە بەڕاستی کە دواتر ئەرزێکن ئینشەڵا بەشێکی بریتێ لە کتێبخانەیەکی گەورە کە هەموو ئەو کتێبانەی لە بواری مەولەویە ئیشی تیاکراوە هەمووی لێ عەرزەکرێ، بەشێکتری بریتێ لە دەستخەتخانە کە دەستخەتخانەکە هەموو ئەو دەستخەتانێک کە هی خودی مەولەویە بەدەستی خۆی نووسراوە، یاخود ئەو شەجەرانەی کە بۆ مەولەوی نووسراوە یاخود مەولەوی نووسێتی بۆ بنەماڵەیەک و هەموو ئەو کەشکۆڵانەی کە زانایانی دوای مەولەوی و لە سەردەمی مەولەویشان نووسیوانە هەمووی لە یاکۆ ئەکرێتەوە. بەڕاستی من سوودێکی زۆری بێ بۆ توێژەران بەتایبەتی بۆ ئەکادیمیستەکان کە ئەتوانن ئیشی باشی لەسەر بکەن و ئێستا دووە قۆناغێکی نوێ لە مەولەوی یەتە پێشە و مەولەوی ناسان نتوانن ئیشی زایی لەسەر بکەن. جگەلەوە بەشێکترمان هەیە کە گرنگی خۆی هەیە بریتێ لە کۆنفرانسەکان. ئێمە 4 کۆنفرانسی زانستی میهرەجانی زانستی کراوە لە پێشوا بۆ مەولەوی کە یەکێکان بریتێ لە 1970 کە 92 لە 88 لە سلێمانی، 92 لە سەقز، 2000 و 2002 لە سلێمانی کامانە توێژینەوەی زۆر جوانیان تیادا پێشکەش کرا و ئێمە هەوڵین کە هەوڵمان ناوە لەم سایتەیە هەموو توێژینەوانە جارێکتر دابنین. چەند کەس لە ماڵپەڕەکەیە کارەکەن، ینی بە بەردەوامی ئیشی تیا کرێ ئەپدەیت دەکرێتەوە بابەتەکان، بابەتی تازەی تێدا ئەندرێت یا ناوە بابەتی ئەوانی کە هەبووە توێژینەوە هەبووە دەخرێتە ماڵپەڕەکەەوە. ئەمە هەتا ئێستا کە ئەمڕۆکردنەوەی سایتەکەی لە ساڵێک و قسووری پێشووترا کە ئیشمان تیا کردو ئەو شتانەمان ئیشمان لەو بابەتانە کردووە کە هەبووە پێشتر و ئێستاژە بەردەوام بین لەوانە لە کۆکردنەوەی ئەوانە، چکە بەڕاستی ئەو بابەتانەی لە بواری مەولەویە ئیشی تاکراوە زۆرن. کۆکردنەوەی خۆی ئەمە بەشێک ئیشی ئەوێت و دوای ئەمەش بە بەردەوامی بەڵێ ئەو شتانی کە تازە ئەبێت کۆنفرانسی تازەمان ئەبێت توێژینەوەی تازە ئەبێت هەمووی لەم ماڵپەڕە ئەپدەیت دەکرێت. بەڵێ بۆ ژمارە و کەسانێکە ئیشی تاکەن ئێمە لە ڕاستیە هەمووی لە ئێستا توانین بڵین لە پەنجەکانی دەستێ ناپەڕین کە ئیش لەم بوارەکەین، بەڵام مەولەوی ناسان بە گشتی زۆر بە شێوازێکی باش هاتوونەتە پێشەوە و سەرپەرشتیمانەکەن و هاوکاریمانەکەن و ڕەخنەمان ئێنێ لەبەرەوە توانین بڵین لە سەتی ئەپەڕین ئەو کاتە، چونکە خەڵکێکی زۆر هاوکارمانە بێت. سپاس بۆ جەنابەت. دیارە ڕۆشنبیران و نووسەران ینی بە گرنگی دەزانن سەرجەم شاعیر و ناودارەکانی دیکەش بەم شێوەیە گرنگیان پێ بدرێەوە لە چوارچێوەی ماڵپەڕێکدا، لە چوارچێوەی چوزانم سایتێکدا یان بەشێک لە بەشەکانی دیکە جێگەیان بۆ بکرێتەوە بۆی کە بەرهەمەکانیان چۆن دەڵێ وەکو ئادی ناودڕکی لێنێ سەرجەم بەرهەمەکانیان کۆ بگرێتەوە وەکوی مەولەوی شاعیر ئێستا وەکو کاک عادل باسی کرد، سەرجەم بەرهەمەکانی کۆ دەکرێتەوە و لە سایتەکەدا لە ماڵپەڕەکەدا دادنرێت بۆی کە توێژەران و کەسانی کە ینی سەردانی ماڵپەڕەکە دەکەن بتوانن بە ئاسانی بەرهەمەکانی مەولەویان دەستکەوێ، بە تایبەتی بۆ ئەوانەی کە توێژینەوان هەیە بە ئاسانی بتوانن بەرهەمەکانی مەولەویان دەستکەوێ و بە هەمان شێوە بەرهەمەکانی دیکەش ئەو کۆنفرانس و شعر و بەرهەمانی دیکەش هەیە بە هەمان شێوە لە سایت و ماڵپەڕەکەدا جێگیر دەکرێت، هەموو کەسێک دەتوانێت بە ئاسانی دەستی پێ بگات. بەڵام زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی و لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە. سامان سڵاوت لێبێ و بارودۆخی ژیان لە پارێزگای هەڵەبجە و چالەکیەکانی ڕۆژ لەوێ چی دەگوزارێت؟ بەڵێ شوان سڵاوتان لەوێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ. دیارە کەمێک پێش ئێستا پۆلیسی پارێزگای هەڵەبجە
بڵاوی کردەوە کاژنێکی 35 ساڵ کۆتایی بە ژیانی خۆیەناوە دیاراوان لێکۆڵینەوەیان کردو دەربارەیەوەی کە هۆکاری ئەوە چی بووە کە ئەو ژنە کۆتایی بە ژیانی خۆیەناوە دیارە لەلایەن کە سوکارەکەی ئەویان بە پۆلیسی هەڵبجەوتووە کە ماوەیەکە باری دەرونیە و ئافرەتە تاوە نەبووە تێک چووە لەبەرەوە شەوی ڕابردوو کۆتایی بە ژیانی خۆیەناوە لە ماڵەکەی خۆیدا پۆلیسی پارێزگای هەڵبجەژەوەی بڵاو کردوتەوە کە ئەوان بە دواداچوون و لێکۆڵینەوە دەکەن دەربارەیەوەی کە ئەو ئافرەتە بۆچی کۆتایی بە ژیانی خۆیەناوە کە تەمەنی 35 ساڵە لەبارەی عریزەنووسی ئەلکترۆنی دێمە سەر و بابەتە شوان ماوەی ساڵێکە عریزەنووسی لە پارێزگای هەڵەبجە بەتایبەت دادنووسی کراوە بە ئەلکترۆنی کۆمپیوتەری دراوە بە کۆمپانیایەکە لە 19,000 دینارەوە عریزە دەنووسێ بۆ هاوڵاتیان بۆ پیامێرمان سامار فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵماناوی بەڵازان و خۆشەویستان لە تەوەری دومێگەر پیامێرانمان هەمادە نەبن دەچین لای تەوەری دومە بەڵام پێشوی بچین لای تەوەری دومی بەرنامەکەمان راپۆرتێکی شاخەوانی هەیە کە دوو شاخەوانی کرد توانیویانە یەکێک لە بەرزترین شاخەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوی شاخی ئاراراتە ببڕن شاخی ئارارات دوای شاخی دەماوەند بە بەرزترین شاخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنێت کە سنوورەکەی دەکەوێتە نێوان ئێران و ئازربایجان و ئەرمەنستانەوە ئەم دوو شاخەوانە سەردانی ئەو شاخەیان کردو پێکۆبینەری ئەم راپۆرتە دەوین کە من ئەو کەسانەی بتوانن لە وەرزشی شاخەوانیدا بگەن بە خەونەکانیان بەڵام بڕینی دووەم بەرزترین چیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لای دوو شاخەوانی شاری سلێمانی کارێکی مەحاڵ نەبوو شوان و خالید ئەو دوو وەرزشکارەی شاری سلێمانین کە توانیان دووەم بەرزترین چیا لە خۆرهەڵاتی ناوەڕاست ببڕن کە 5137 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە دوای چیای دەماوەند لە وڵاتی ئێران کە بەرزترین چیایە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و 5671 مەتر لە ئاسی دەریاوە بەرزە. الحەمدوللا هەستێکی زۆر خۆشە ئەو هەستە تەنها شاخەوانەکان لی تێگەن گەیشتن بە لووتکەی بەرزترین دووەم بەرزترین شاخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ ئێمە هەرچەندە ماندووبوونێکی زۆری تێدا بوو بەڵام کاتێکە گێتە سەر لووتکەی هەر شاخێکی بەرز هەموو ماندوێتیەکانت حەسێتەوە و تەنها توانی پێش هەموو شتێ سوپاسی خوای پەروەردگار بکەی کە ئەو هێز و توانە و لەش ساغی پێبەخشیوی پاشانیش هاندەرێکی تر ئەوێ بۆت بۆی هەنگاوی زیاتر بنەی سەرکەوتنی زیاتر بەدەستبێنی وڵای ئەمە پشتمان بەخوای گەورە بەستۆ لە ڕاستیە پشتمان بە بەرپرسان نەبەستۆ بەرپرسانی ئەم وڵاتە خەریکی کار و کەسابەت و ژیانی خۆیانن خەریکی گەورەکردن و دەسەڵات و تێرکردنی ئارەزۆکانی خۆیانن ئێمە پشتمان بۆیان نەبەستووە ئەگەر پشت بۆیان بەسێ بخۆمە لە ماڵەدا بنیشن و پاڵی لێ بدەینەوە با لە گەشتبێنم الحەمدوللا لە دوای ئێمەشەوە خەڵکانێکی تر خۆیان ئامادە کردووە کە بەرەو ئەو لووتکەیە بڕۆن و ئینشاءڵڵا لووتکەی زیاتریش هاوڕێکانمان هیوادارم لە لووتکەی ئەڤەرێست ببینین ئینشاءڵڵا. وەڵاهی بەڕاستی چارارات تایبەتمەندێکی خۆی هەیە جیاوازێکی هەیە تەبان لەگەڵ دەماوەند لەگەڵ یەکەم چیا بەرزترین شار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش زیاتر کەش و هەواکەیەتی ئەنجا زۆرترین بە پیاڕۆشتنی تێدایە تقریبان ئێمە نزیک لە حدودی لە دوو ڕۆژان تقریبان لە 35 ساعاتە 26 بۆ 27 ساعت پیادەڕەویمان کردووە تا گەشتینە لووتکە و ئەوانە بەڕاستی ناوچەیەکی سەختە وە ساردا بەڵام شتێکی مەحاڵ نییە و ئەوەی کە من تەجروبەم هەبێت لەگەڵ و شاخەوانانە ئێرە زۆربیان دەتوانن بچن تا لووتکە وەڵاهی من وەکو شەخص هەمانی بەرنامەی ساڵانەمەیە من پێرا لە دەماوەند بووم پار لەبەر کڕۆنەوانە نەمانتوانی ئەم ساڵ چوین بۆ ئارارات ئینشاڵڵا ساڵێکی تر لە قارەیەکی ترین لە وڵاتێکی ترین لە چیایەکی ترین و من لێرەوە داوا دەکەم لە یەکێتی شاخەوانان کە ئەم گەشتانە بەنێو دەوڵەتی بکات و لە سەرجەم گروپەکان بێت هەستەکەم باشترە و وەرزش شاخەوانی بەرەو پێشەوە. بەرپرسانی گروپی شاخەوانی ڕاپەڕین ڕای دەگەێنن کە ئامانجیانە بە هەموو شێوەیەک خزمەتی ئەو شاخەوانانە بکەن کە دەیانەوێت بگەن بە بەرزترین چیاکان نەک تەنها لە عێراق بەڵکو لەسەر ئاسی وڵاتانی ناوچەکە و تەنانەت جیهانیش.
ئێمە ئیمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین کە دوو شاخەوانی سەرەکیمان گەڕاونەتەوە بە سەلامەتی و بە سەرکەوتویی توانیویانە دووەم شاخ لە بەرزی ببڕن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارە بۆم مەبەستە ئیمڕۆ ئەم ئاهەنگەمان ڕێخستووە و دەستخۆشیان لێک بەڵێ بەتەکی دێمە بەردەوامی کارمان لەسەرەوە کردو تاوەکو ئەندامەکانمان ڕابێنی لەسەرەوەی بتوانن بەرزترین لوتکەکان ببڕن بۆ مەبەستەش پێشتریش دیارە ئێمە بەشداریمان کردووە لە شاخەکانی ترۆک و شاخی دەماوەند بەسەرۆکی گروپەکەمان و هەم خۆشمان توانیمانە بچینەوە سەر و شاخە و چەندین لە شاخەکانی کوردستان ببڕین ئێمە وەکو شاخەوانان تمۆحمان زۆر گەورەیە ئامانجمان زۆر گەورەیە ئەمانوێت هەموو شاخەکان ببڕن وەکو کەیت و هەموو شاخانی ترکە هاوڕە شاخەوانەکانمان لە جیهانە بڕیانە زۆرن ئەو گروپ و شاخەوانیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن و چالاکی ئەنجام دەدەن گروپی شاخەوانی ڕاوپەڕینیش یەکێکە لەو گروپانە و ماوەی 2 ساڵەدا مەزراوە 111 چالاکیان لە هەرێمی کوردستان ئەنجام داوە جگە لە ئەنجامدانی 3 چالاکیش لە وڵاتانی ئێران و تورکیا شاخەوانانی ئەو گروپەش تا ئێستا توانیویانە بگەنە دوو بەرزترین چیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی بەڵازان پێشتر سامان گوێمان لە دەنگی نەبوو ئێستا ئامادە بۆتەوە سامان ببوورە پێشتر گوێمان لە دەنگی بەڕێستان نەبوو میوانێکە دێ ئەگەر بزانین لەسەر چ بابەتێ قسەمان بۆ دەکەن بەڵێ دانیار دیارە من لەمەوێ ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ ڕێکخراوێک لە ئاڵبجا کۆمەڵێک لە چالاکان و یاساناسان و ژمارەیەک لە عریزە نووسەکان کۆ دەکەن ئەو گفتوگویان دەرباری دەکەن لەبارەی ئەو کێش و گرفتانەکەن کە ماوەی ساڵێکە عریزە نووسی کراوە بە ئەلکترۆنی و لە 1970 سیعرەکانیان دەست پێەکە بۆ بەرەو ژوورتر کە ئەمە لەسەر هاوڵاتی زۆر دەکەوێت دیارە ئەم کۆبوونەوەی پەیوەستە بەوەی کە لە ڕێگەی دادگاوە چۆن بتوانن ئەم بابەتی سیستەمی ئەلکترۆنیە هەڵبۆشێنەوە دەربارەی نانەواخانەکان کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ماوەی چەند ڕۆژەکە نانەواخانەکان مانیان گرتو و کار ناکەن و لایەن لیژ ناوبەشەکانیشەوە قفڵ درراوە لە دوکانەکانیان بۆ ئەوەی کە هەژنان بە 1000 دینار بفرۆشن من ئێستا نوێنەری نانەواخانەکان لەگەڵایە بزان نوێترین پێشات دەربارەی ئەوەی کە ئایا دەستەکەنەوە بە ئیژا خودت لیژنەکانی قایمقامیت چیان پێ دەڵێن خولێکێک گفتوگوی لەگەڵاکەم کاک جەمال ئێوە چیان پێوتون وەک بیست بێتم بە پێ زانیاران دەسەکەنەوە بە ئیش چۆن دەسەکەنەوە بە ئیش بەڵێ ئێمە ڕۆژی چوارشەمە لەگەڵ بەرز قایمقامە دانیشتێکمان کرد داوای 4 ڕۆژ مۆڵەت یەکرتا ڕۆژی شەمە و یەکشەمە کەوای ئێمە قایمقام بتوانێت ساری ئارد و غازمان ئەگەر بتوانێت بۆمان دابین کە ئەگەر نەیشتوانێت ئێمە لە سبێنەوە نانەوەکان ئەمڕۆ بەشێکمان کردوێتیوە ئانی بووین بە 3 بەشۆ بەشێکمان ئاردی کۆنی کڕیەوە بە سعرێک کێزانەوەە بەردام بەشتیان بە 1000 بەشێکیشمان ئاردی تازەی باتەوە 6 بە 1000 بەشێکیشمان هەر بەرداوامی لەسەرمانگرتن و دامان خستووە کۆتا بڕیارمان بەیانە دانیشتنمان کردو لەگەڵ بەڕێز قایمقام بەڵێنی پیاوین ئەگەر بتوانێت لە سعری ئارد و خاز کەم کاتەوە بەیانی ئەمە نانەکان بکەین و هەشتی بە 1000 ئەگەر نەشتوان ئارد و خازمان بۆ دابین کە ئێمەش بەیانی شەشەکەین بە 1000 ڕێگەتان پێدەن و خۆیان پێشتریان ڕێگەتان پێ نادەن شەژدان بدەن بە 1000 دیار سبێنێ شەژدان دەن بە 1000 بەڵێ ڕێگەمان پێدەن ئەگەر نەتوانن ئارد و سعری ئارد و خازمان بۆ دابینکەن بۆمان بێن نەخوارە و خۆیان ڕێگەمان پێدەن بە نووسراوی فەرمی کە بەیانی ئەمە ئیشکەن ڕۆژی یەکشەمە شەشنان بە 1000 سپاس بۆ ئێوەش بەڵێ دانیار دیارە ئەمە نوێترین زانیاری بوو دەربارەی نانەواخانەکانی هەڵبجە کە کۆبوونەوە لەگەڵ قایمقاما کردووە لەوەی کە سبێنێ نانەواخانەکانیان بکەنەوە 6 دەن بە 1000 دینار دیارە بۆ مەرجەی کە قایمقام بۆی دیاریکردن کە سیاری غاز و ئاردیان بۆ وەرزام کات ئەمە زانیارەکانی ئەمڕۆ من دەگەڕێمەوە لایەوە زۆر سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵ مامۆی سپاس بۆ زانیاریەکانت وڵازان و خۆشەویستان لە تەوری دومی بەرنمەکەماندا باز لە ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگادا دەکەین بزانین بنەماکانی ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگادا چین و ڕێز و خۆشەویستی چۆن دەتوانین بەرقەراری بکەین و ئایا سەرەتایەتی ترین یاخود بنەماکانی سەرەتایی کە لە مناڵی و دەست پێ دەکات لە خێزان و دەست پێ دەکات چۆنوە فێر بکرێن کە ڕێز و خۆشەویستی لە کۆمەلگادا بڵاو بکەنەوە گفتوگۆ لەو بارەوە دەکەین لەگەڵ میوانەکەمانە زۆر بەڕێز دکتۆر حەسەن سابیر بانخواست کاک دکتۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس کاک دکتۆر ئەگەر سەرەتا باز لەو بکەین خۆشەویستی ڕێز لە کۆمەلگادا چۆن بەرقەرار دەبێت
بسم الله الرحمن الرحيم. طبعا خۆشەویستی هۆکارێکە بۆ پێشکەوتنی کۆمەڵگا لە هەموو بارەکانە، یعنی لە هەر کارێکە لە هەر ئیشێکە و لە ئینسان ئەگەر هاتوو لە ناو کەسەکانی خۆیان لە ناو ماڵ منداڵی خۆیان ئەگەر بێت و ئەو خۆشەویستیە نەبێ و لە ناخیا چەکەری نەکردبێ و کاری پێ ناکە سەرکەوتوو نابێ بەڕاستی و هیچ داهاتێکشی نابێت بۆ بەرامبەرەکەی. بۆیە خۆشەویستی ئەو هۆکارە سەرەکیە کە ئینسانە گەێنێتە ئەو مەبەستە و ئەو کاری کە ئەو هەوڵی بۆدا ئەتوانێت پێ بگا مادام ئەو خۆشەویستی هەیە، چکە خۆشەویستی بربەست و ئەمانە نازانێ بەڕاستی. زۆر باشە. کاک دکتۆر هەمیشە دوو جەم سەر هەیە، کاتێک گەڵەی سارد گەرم بۆ نمونە ڕووناکی تاریکی، کاتێک کە لێرە خۆشەویستیمانە بەرامبەرەکەشی ڕق و خینە و بغز وەستاوە. ئەگەر کۆمەلگایەک ئەگەر تاکێک ئەگەر شخصێتێک فەردێک خۆشەویستی لە دڵابێ خۆشەویستی دڵخۆشی ببەخشێتەوە، ئەگەر سوودیش نەگەێنێ زێرێک ناگەێنێ، بەڵام ڕقوقینەکە هیچەوە قازانجنێ بە دڵنیایشەوە زێری هەیە. ینی پێم خۆشە سەرنجی بڕێست لەسەر ئەوەی کە هەمیشە دڵخۆشی خۆشەویستی بڵاوکاتەوە لەسەر ئەو مرۆڤەی کەوا هەمیشە ڕقوقینە بڵاوکاتەوە. ئێمە قرار بێ موسڵمان بین، واجب نییە لەسەرمان کە ئەمەیان بکەین و لەمەیان دوورکەوینەوە. طبعا ئەوەی کە داوا کرد لە ئینسان بەگشتی خۆی گەورە ینی قسە لەگەڵ هەموو ئادەمی زاداکەن ببێ جیاوازی، بەڵام بە تایبەتی باوەڕداران و بە تایبەتی تر ئەوانەی کەوا ئەبنە پێشەوا و کردووە، ئەوانەی کەوا ئەبنە بەرپرسی مەسئول و کارەکانی ئینسانەکان لەسەر زەوی، ئەوانە ئەگەر بێت و هەموو کاتێ هەوڵیان ئەوە نەبێت پێش خۆشەویستەکان لە پێش ڕق و کینیان بێت، ئەوە بە ینی بەڕاستی زەرێکی زۆر ئەگەێنێ هەم بخۆیان و هەم بە ئینسانەکان، ینی بە هەموو تاکێکی ئینسانەکان. بۆیە ئەگەر بکرێ هەموو کەسێک هەموو ئادەمیزادێک لە هەر بوارێکە لە هەر ئیشەکە ئەگەر بتوانێت دائیمەن ئەولەوێتی ژیانی خۆی و هەوڵەکانی بدا بە خۆشەویستی و کارێک بتە ئەم خۆشەویستیە لی گیان نەبێتەوە و ڕەنگ بداتەوە بە فعلی و هەوڵ با تەمان یعنی چەنە بتوانێت نێڵێ ڕق و کینە و کۆمەڵە هۆکاری تر هەیە کە ئەبێت هۆی لێکترازان و دوورکەوتنەوە و کێشەی لێ ئەبێتەوە کە کارێکی ناموویە بەڕاستی هەم لە عورف و عادەتە و هەم لە دینە و هەم لە مامەڵەی ئینسانەکانە دروست نەبێت لە دڵیا. بەڵام ئەگەر هاتوو ئەو خۆشەویستیە نەبوو، طبعا دائیمەن هەموو شتێکە نەبوو جێگرەوەیەکێ بێ، جێگرەوەی ئەو خۆشەویستە کە نەبوو چەکەری نەکردبوو، هەوڵی بۆ نەناو کاری پێ نەکراو، لە ناخیان نەبوو و هیچ هەستێکی بۆی نەبوو، ئەو کاتە ڕق و کینە طبعا جێگەگرێتەوە. ڕق و کینەش دائیمەن کۆتایەکەی باش نییە، سەرەتایەکەی باش نیە، جا کۆتایەکەی بەڕاستی. زۆر باشە. کاک دکتۆر، بنیادنانی پەروەردەی لە خێزاندا تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ڕێز و خۆشەویستی لە گەورەبووندا پێشکەش بە تاکەکانی دیکە بکرێت؟ طبعا پێش هەموو قوتابخانەیەک و خوێندنگایەک و مەدرسەیەک بەڕاستی ماڵەوە یعنی یا خێزان گەورەترین قوتابخانەیە، چونکە ئەو مناڵە یەکەم یعنی شت کە ڕەنگی تیا ئەداتەوە کە وەری ئەگرێ و ئەبێتە ئارمێک بۆ ئەو ئینسانە خێزانەکەیەتی. بۆیە چەنە خێزانەکەی دامەزراو بوون و چەنە خێزانەکەی خۆشەویستی لە بینیانە هەبوو و چەنە خێزانەکەی بەڕاستی لە ئاستێکی پێویستا بوون بۆ پەروەردە، ئەوە ئەو کاتە لە داهاتوە ئەم مناڵە کاتێک چێتە خوێندن یا هەر کارێکەکە یان ناو کۆمەلگا کەسێکی سەرکەوتووە بێت. بۆیە بەڕاستی خێزان یان ماڵ زۆر زۆر پێویستە. قسەیەک هەیە منێکی قسەیەکی عەرەبیە ئەثەرێکە کە ئەفەرمێ من لم يؤدبه أبواه يؤدبه زمانه. یعنی ئەگە ئەو ئینسانە بەبێ پەروەردە بەبێ کۆمەڵێشت هاتە دەرەوە، ئەو کاتە پەروەردە و ئەو شتانی کە لە دەرەوەی فێرە بێ ئەبێتە کێشە بۆ ماڵەکەیش و بۆ کەسوکارەکەی. بۆیە ئەساسترین و گرنگترین پەروەردە بۆ ئینسان و بۆ مناڵ بە تایبەتی و بۆ کۆمەلگایش حتا بۆ خۆمان بریتە لە خێزان. کەواتە دکتۆر ینی بابەتەکە بەم شێوەیە باس لە خێزان کرد چەند گرنگە. ئەگەر باوکێک تەمسیلی خۆشەویستی بۆ مناڵەکەی و بۆ خێزانەکەی و هاوسەرەکەی و دایک و باوکەکەی گە لە ژیان ئەما بن بە فعلی نەکات، دایکەکە بە پێچوانەوە بۆ هاوسەرەکەی ئەمانە ینی لە کۆتایە مناڵەکەش چاو لەوان دەکات. دیسان ئەم مناڵەکە پەروەردە بێ
باوکو دایکێکی با بڵێن بێبوونی هەستی خۆشەویستی لێ دەرەچێت واجبێک بە پێی پێوەرە ئاینەکان ینی ڕێنمایی سەرنجی بەڕێستان لەسەر بنەمای پێوەرە ئاینەکانی ئیسلام بۆ دایکان و باوکان کە فەرزە لە سەریان یاخود واجبە لە سەریان سنەتە لە سەریان کە چۆن مامەڵە بکەن کەوا مناڵێک پەروەردە بکەن بە ڕۆحێتێکی پڕ لە خۆشەویستی و ئینێرژیەوە. طبعا دایک و باوک ئەگەر هەر چۆن خۆیان پیشانی مناڵەکانیاندا لە ماڵەوە کار و کرداریان چۆن بوو تەعاملیان چۆن بوو ئیشەکانیان چۆن بوو ئەمە طبعا بێت لە ئەو مناڵەوە ئەو مناڵە یعنی بەڕاستی ڕەنگی ئەو کاری و کرداری ئەوان داتەوە بۆیە پێویستەکان دایک و باوک هەر لە تەمەنی مناڵیەوە لە تەمەنی 6 ساڵی 7 ساڵی کە ئەم مناڵە وردە کۆمەڵە پرسیارەکە فامەکە کۆمەڵە شتێ حەزەکە بزانێ ئەلو کاتەوە پێویستە ئەم دایک و باوکە زۆر دامەزراو بن یەک لە ڕووی قسەکردنەوە درۆ نەکەن لەگە مناڵەکانیان دوو پەیمانی هەڵە نەدەن وعدی درۆ نەدەن بە مناڵەکانیان چکە وعدی درۆ جارێ دوو جار ئەم مناڵە بڕوایان پێکە بۆ جاری سێمەگەڵاتیشکن بڕوایان پێ ناکەن کەواتە زۆر پێویستە ئەگەیان لە قسەکردن بێن لەگە مناڵەکانیان قسەیەک نەکەن کە ئەو قسەیەکی خراپ بێ قسەیە بکە سبێنێ ئەم مناڵە فێر بوو لە دەرەوە بێڵێتەوە دوایی کە لێ بپرسن بڵێ وەڵام من لە ماڵەوە فێر بووم یا وعدی درۆی پێ نەدەن بۆی کە ئەم مناڵە ئینسانێکی سیقە دەرچێ و دامەزراو دەچێ جگەلەوە و ئەبێ خۆیان پێشەنگ بن لە هەموو ئەو کار و کردار و ڕەفتار و قسەکردانەی کە ئەمێتە هۆی دروستکردنی ئەو مناڵە بەڕاستی یعنی کاتێک کە دایک و باوک خۆی پێشەنگ بوو دامەزراو بوو مناڵەکانیشیان بەو شێوەیە دامەزراو و کەسێکی لێ هاتوو دەرەچێ بۆیە ئەو مناڵە ینی بە تایبەتی مناڵ لەو تەمەنەیە ئەگەر هاتوو ئەم دایک و باوکە دایک و باوکێ بوون ممارەسی هەر کارێکیانە کرد لە ژیانی خۆیانە لە ماڵی خۆیانە لە دەرەوە ئەو کاتە جێگرەوەی ئەوان ئەم مناڵە ئەبێ بۆیە ئەگەر هاتوو ئەو پیشەی کە ئەیکەن ئەو قسانەی کە ئەیکەن ئەو تەعاملی کە ئەیکەن شتێکی زۆر باش بێ بۆ مناڵ ئەو مناڵش بە هەمان شێوە کەسێکی لێ هاتوو دەرەچێ چکە قسەیەکی عەرەب هەیە ئەڵێ إذا كان رب البيت بالدف ناقر فشيمة أهل البيت الرقص يعني قد دايك باوق يعني هل كانت كان كل مالوا أو كان لرني من الله لنا دات يسمى من الله وهي لخياتي هزيلك من الله وهي لخطاتي هزيلك من الله وهي لموسيقى هزيلك من الله وهي لدين هزيلك بو شكل دايك باوق دائما همو كاتب باسي ديني بوكن باسي فرمودەکانی خۆ پێغەمبەریان بۆ کردن بۆیان خوێن و سرەتی پێغەمبەری خۆیان بۆ خوێنەوە بە شێوەیەک کە بگونجن لەگەڵ ژیانە بۆیە دایک و باوک زۆر پێویستەکە لەو دەقەی کە هەستەکە مناڵەکانیان قسە وەرەگرن و حەز بە چاک و خراپ بکەن ڕەش و سپی لێگەناسنەوە ئەبێ ئاگیان لە کۆمەڵە شت بێ یەکێ لەوان ئاگیان لە زمانیان بێ یەکێ لەوانە ئاگیان لە ڕەفتاریان بێ شتێ نەکەن لە بەردەمیانە خراپ بێ و یەکێ لەوانە ئاگیان لە بەڵێنەکانیان بێ یعنی تۆ بەڵێنێک بە مناڵێکی قسەیەکەکەی جێبەجێکە یا وعدی پێمەدە چونکە ئینسانە چێتە بابی درۆکردنەوە ئەوە بۆیە پێغەمبەری خوا لە فەرمودەیە کە ئاماژە بۆوەکە صلی الله علیه و فەرمێگە بە مناڵێک دووەرە من تێکێنانە دێمە یا ئەو شتە دێمە نەدایە ئینسان بە درۆزن لە قەڵەمە درێ جا تو لە ئێسەوە بەم ئەساسە ئەم مناڵە گەورە بێ سبێنە ئەم مناڵە لە قوتابخانە و لە زانکۆ و لە هەموو بڵێ سێکتەرەکانی ژیانی خۆیان ئەمە ڕەنگایەتەوە تۆزی عیلاجکردنەکەی قورسە بۆیە چەمە دامەزراو بن ئەو دایک و باوکە ئەم مناڵیش دامەزراوە بەڕاستی زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بە ڕێز وتەیەکێ دەوترێت چەندە ڕێزی خۆت بگری و نەڕێزی بەرامبەرەکە دکتۆر شیکردنەوە چیە بۆ ئەم ڕستەیە من دوێنێ لە وتاری جومعە باسی ڕێزم کرد بە تایبەتی کە ڕێز زۆر پێویستە مناڵ فێری ڕێز بکرێ فێری ڕێز بکرێ یعنی چۆن ئەمر بە منکەرێک ینی ئەمر بە معروفەکە و نەهی لە منکەرێکرێ ئەبێ ئەمریش بە ڕێز ئەمر بکرێ بە مناڵەکە یعنی ڕێز بکرێ ڕێزی تیابێ چونکە ئەو ڕێزگرتنە کەسایەتی ئەو مناڵە دەرەخە ئەگەر هاتوو ڕێزگرتن فێر نەکرا
یا کەسەکە خۆی هەتا نەک مناڵ گەورە بچووک ئەگەر هات و ڕێزگرتنی تیان نەبوو ڕێزی ناگیرە ڕێزی ناگیرێ لە دەر کە ڕێزی ناگیرێ گوێی لە ناگیرێ کە گوێ لە ناگیرێ سوودی نابێ بۆ کۆمەلگا بۆیە ئەساسی هەموو شتێک ڕێزە لای خۆمان لە کوردەوارەیە ئەڵێ بە قسەی خۆش ینی واتە ڕێز ئەتوانی مان لە کون دەربێنی ڕێز زۆر پێویستە ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک یعنی دەستەواژەی دینی بەکارێنرێ بۆ ڕێز کە خراوەتە بابی یعنی ناونراوە بە شتێکی خراپ یاخرێتە بابی باوەڕ و عەقیدە و بڵین ناوی چۆنەڵی کوفر و نازانم تاوانبارە بیت و ئەمە شەریک پیاکردن ئەگەر تۆ ڕێزی تیابە یا لە بەریکێکە هەڵسیە نابێت بۆ شێوەیە چونکە ئەبێتە بابی تەعزیم و تەعەمزیمش بخوای نەخێر ئەمە وان نییە ئەبێ وا فێرکرا وا فێر ببین و وا مناڵەکانمان فێر بکەن کە ڕێزی گەورە بگرێ ڕێزی گەورە بگرێ ڕێزی زانا بگرێ ڕێزی کەسایەتی بگرێ ڕێزی مامۆستاکەی بگرێ ڕێزی دایک و باوکی بگرێ ڕێزی دراوسەکەی بگرێ بەڵام تۆ یەکسەر پێی بڵێ ڕێزگرتن و بریتە لە گەورەکردن و تەعزیمکردنی ئینسانەکان مەیکە ئەو کاتە ئەم ئینسانە لە کۆمەلگای ئینسانێکی نامۆ دەرەچێ بۆیە ڕێزگرتن نەبوو لە هەر کارێکا لە هەر ئیشێکا ئێتە زانستی بێ عیلمی بێ کورن ئیش و کاری ڕۆژانە بێ تەعاملی ناو ماڵ بێ ناو هاوڕەکانە بێ ینی کڕین و فرۆشتنە بێ کە ڕێزی تیان نەبوو بەرهەمت نابێ و ئەو کاتە خۆش و باجەکەی ئەدەی چونکە ئەڵێ فڵانکەس ڕێزی نەگرت و تازە مەشتەلو ناکڕم فڵانکەس ڕێزی تیان نییە لە ئەو ناخوێنم فڵانکەس ڕێزی تیان نییە لە ئەو ئیش ناکەم یعنی حتا ئەگە پارەش ببەخشە پارە کەسێک هەیە پارە ئەبەخشێ شەریکە و کۆمپانیای هەیە کە ڕێزی تیان نەبوو خەڵە لێ ڕاکە بەڵام کە ڕێزی تیا بوو ئەگەر دەرامەکەیشی کەم بێ هەموو کەس چێ بۆ لای ئەو دیسانەوە قسەیەک هەیە ئێمە هەموو جارێ ئەمە وەخت خۆی کە تەلەبە بووین لە زانکۆی بەغا تەلەبە بووین تێکڵاو عەرەبەکانە بووین کۆمەڵە شتی جوانە لێ فێرمی بەڕاستی یەکێ لەوانە کە چوینە ماڵیان هاتنە ماڵمان یا تێکڵاویمانە کرد قسەیەکیان نەبوو ئەیانە وەجه الفلەیح لا عەشە اللێلە یعنی ئینسان ڕێزی تیابێ ئەگەر نانیش نایە بە خەڵک بەس کە ڕێز نەبوو گۆشتی ئاسکیش بێ بۆ کەسە ئەو کەسە دڵ زۆر عەجیبە دڵ کەشکا خوای گەورە خۆشیەتە جواب بە چی ئێشکێ من دڵە یەکێم لەوانەیە کە بێت هۆکاری شکاندنی دڵ نەبوونی ڕێزە ئێتە ڕێز ئایا لە گەورەکە نییە لە بچووکەکە تۆ نییە لە کوڕەکان تۆ نییە لە هاوڕەکان تۆ نییە یاخوانە خەس خۆت نەتبێ کارە ساتە کە ڕێز نەما لە کۆمەلگا کەواتە کاک دکتۆر بابەتەکە ڕێز و خۆشەویستی لەمش لە تەرەفێک ڕقوقینەوە بێ ڕێزش لە تەرەفێکی تر بەڵام هۆکاری ئەوەی کە مرۆڤ ئاراستە بکە بۆ ئەمیان یاخود بۆ ئەویان لێبوردەیە ئێمە پێشەوای مسلمانان پەیامبەری ئیسلام کە دەچێتە درودی خوای لەسەر بێ ئەو شوێنانەی ئاینی پیرۆزی ئیسلام بڵاوکاتەوە یەکێک لەو شوێنانە تایفە ینی دڵی دەشکێنن بێ ڕێزی بەرامبەر دەکرێ بەڵام ئەم لە بری ڕقوقینە و هەروەها تۆڵەکردنەوە دوعای خێر بۆ نەوەکانیانەکە و ببنە زانە و عالم یعنی لێبوردەیی لە مرۆڤی گەورەوەیە ئێستاکە بۆچی ئێمە ئەمەندە لێبوردەییمان کەم بووتەوە مرۆڤێ قسەیەکی تاڵ بەرامبەرمان دەکایی تر لە ژیانمان سفر دەبێتەوە ڕەفزی دەکەین ڕقوقینەکان زیاد ئەبێ و لێبوردەییمان کەم بووتەوە یعنی ئێمەیەکی تاکێکی مسلمان ئەبێت تا چەندێک لێبوردەبین یان ئەگەر بڕیا بێ شوێن کەوتی ئەم پەیامبەرە بین ئەمەش سیفاتەکانی ئەم پەیامبەرە بێ ئەی بۆچی لە ئێمە یان ڕەنگ ناداتەوە لێبوردەیی زۆر پێویستە ڕاستی و یعنی کێشە گەورەکان کێشە کۆمەڵایەتیەکان ئەوانەی کە شەڕی لێ ئەبێتەوە ئەوانەی کەەوە بێتەوەی هۆکاری کوشتن و بڕین لە کۆتایە هەرمێ بە لێبوردن چارەسەر بکرێت بۆیە لێبوردەیی زۆر پێویستە لە ناخی ئینسانە هەبێ چەندە بتوانێت کەسێکی لێبوردە بێ ئەوەندە کەسێکی گەورە ئەبێ لای خۆش لە کۆمەڵگا چەندە بتوانێت کەسێکی لێبوردە بێ ئەوەندە کەسێکی جوانە بێ و کەسێکی متوانە ئەبێ چەندە بتوانێت کەسێکی لێبوردە بێ کەسێکە بێ کەوا ئەڵێ یوشار و ئیلەیه بالبەنان بە تایبەتی باس ئەکرێت لە کۆمەڵگایە بە تایبەتی ئیستیشارەی پێ ئەکرێ مەشورەتی پێ ئەکرێ پرسوڕای پێ ئەکرێ لەبەرەوە کەسێکی لێبوردەیە و دایمەن ئەو کەسانەی کە زۆر لێبوردن یعنی پەنایان پێ ئەبرێ بۆچی بۆ ئەوەی کە کێشە و مەشاکلی خەڵک هەڵکەن
چونکە بۆ خۆی ڕەنگیاوەتەوە ئەم لێبوردەیە و ئەزان ئەم کەسەوەی کێشە و مشاکلی زۆرە بەس لەبەرەوەی لێبوردەیە زۆر کەسێکی دامەزراوە بۆی ئەم جۆرە کەسانە کە ئاوا بۆ شێوەی لێبوردن هەموو کاتە سەرکردن و هەموو کاتێک گەورن و هەموو کاتێک ئەو جۆرە کەسانە هەموو کاتێ پێشەوە هەر کەسێکی لێبوردن ناخیان دەبوو دایمن لە کێشایە لە مەشاکلایە لە خەفەتایە واللهی زەرەرەکە ئەدۆڕێ کۆمەڵەشی لە دەست ئەدا لەبەرەوەی لەڵ من لە داوەتێکام بوو لە داوەتێکام بوو بان کراون کەسایەت پیاوێکی بەڕێز باڵین کردبووین ئەو داوەتی ئەو دانیشتەیە کۆمەڵ لە خەڵکی تا بوو لە کێشە و مەشاکلاوە بۆ لەبەرەوەی لێبوردنە بوو حتا خاوەن ماڵەکە خۆی ئەیوت ئەو ئامانەی کە توی بینی بۆ شێوەیە ئەوە ئەم هەموو کەسێکشان لەگەڵایە هەمویان لە کێشە و مەشاکلان تەنها لەبەرچی لەبەرەوەی لێبوردنی کەسی وا هەبوو پیاوەتەوە لەبەرەوەی پیاوەتە بەڕاستی ئازای بەڕاستی پیاوی بەڕاستی ئەمەی ئیتر قەت لێبوردنی نەبووە بۆیە هەتا ئەمرێ هەنەبێ ماجی ئەو خراپێ بە دکتۆر دەمەوێت ینی سەرنجی بەڕێزیش لەسەر ئەمە هەر لەسەر بابەتی لێبوردەی زۆر جار مرۆڤێک لە گەورەی خۆیەوە لە بەرامبەرەکەیە بورێ بەڵام ئەو لە داماوی و لە خاڵیبوونی خۆیەوە پێ وایە ئەم لەسەر حەق بۆیە ئەم مهمە بووە بەرامبەرەکانی لێی بوراون ئەمەش تا چەندێک غەفڵەت و بێ ئاگایی و دۆڕاندن و شکستە زۆر جار مرۆڤێکی گەورە لە مرۆڤێکە بورێ کە ڕەنگە هەڵی زۆر بێ ڕەنگە ئەم لە گەورەی خۆی تو لێ بەڵام ئەو پێی وایە ئەمە لەسەر حەق بووە بەرامبەرەکانی لی خۆشبوون یاخۆ دیسان دەسەی مهرەبانی و مەحەبەتیان ئەو شیکردنەوەی بۆ ئەو کارانە بکرێت بە تایبەتی ئینسانی مسلمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا تكونوا إمعة وتیانێ پێغەمبەری خوا ئیمعە چییە فەرمی إن أحسن الناس أحسنتم وإن أساء الناس أسأتم بەڵکو ئێوە چۆن ببن إن أحسن الناس أحسنوا وإن أساء الناس أحسنوا يعني ئینسانە بێ چاک بێ و کاتێکیش کە کەسێکی پلەدار مەسە کەسێکی کۆمەڵایەتی گەورە یا کەسێکەوە خاوەنی هێز و دەسەڵاتە لەو ئینسانە ئەبورێ ئەبێ ئەو نەچێ بڵێ من وەڵا ئەوە من لەسەر حەقم بگنا ئەوان ئەوە نەبوون لە من ببورن ئەو قسەیەکی نەزانانەیە قسەیەکی بەتاڵە بەعکسەوە ئینسان دەبێ یعنی سپاسگوزاری خوا بێ و سپاسگوزاری ئەو ئینسانیش بێ کاتوانێت بە هەموو شێوێت چی بێ لێ بکات بەڵام کە لێ بورێ لەبەر خوا لێ بورێ پێی بزانێ بەس کە کلی قاڵبی ئەوەی وەڵام من لەسەر حەق بۆ من ئەوە بووم تووشی کێشە ئەبێتەوە لەوانەیە لێبوردنەکەشی لێ بسەنێت زۆر باشە کاک دکتۆر زۆر جار لەگەڵ کەسێکە کە دانیشید بۆ منە ڕووخۆشە خۆشەویستیە بەخشێ تەعاملی خۆشە دەبینین دوو سیفەتی تێدا بەدی دەکری یەک لەوە دڵ و دەرونی ئارامی هەیە و لەگەڵیشیدا ئەم کەسە خۆشەویستە لە نێو کۆمەلگادا لەبەر ئەم خۆشەویستی ئەبەخشێ ئەمە تا چەند گرنگە کە کەسێک خۆشەویستی ببەخشێ هەم بۆ خۆی سوودی دەبێت هەم بۆ کۆمەلگاکەش سوودی دەبێت فرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم ئەفەرمێ إنكم لن تسعوا الناس في الناس بأموالكم ولا بأولادكم ئێوە ئەگە بتانێ بچ ناو دڵی خەڵکەوە ناتوان بە سەرۆت و سامان و هێز و توانە و ماڵ و مناڵی زۆر بچ ناو دڵی خەڵکەوە یعنی دائما ئەو کەسە لە دڵی خەڵکان نییە بیست مناڵی هەیە ئەوە لە دڵی خەڵکان نییە ملیارە دۆلاری هەیە یەک کەس لە دڵی خەڵکایە ئەویش دووشتە یەک ڕووخۆشی ئەوەی کە جەنابن ئاماژەم پێ کرد یەک ڕووخۆشی دوو کردانی جوان ئەم دووشتە لە هەر کەسێک کە ڕەنگیایەوە ئەم کەسە دایمە ئاسوودەیە یعنی ئەم جۆرە کەسانە بشکەونە کێشی گەورەیشەوە ناڕوخێن بۆ چونکە دائما گەشبین زۆر بۆیە ئینسانە بێ ئەگە هەوڵ بدا کەسێکی ئاوا دامەزراو بێ کە بۆ شێوەی ژیا ئینسانێکی زۆر سەرکەوتووە بێ و بەڕاستی ئەبێتە مامۆستا و قودوە بۆ ئەوانت زۆر باشە دکتۆرگیان لەو دەرفەتە کەمەی ماومانە دەمەوێت پەیامێکت بۆ تەواوی ئەوانەی گوێیان لە ئێمەیە ئەم هاونیشتیمانیانە ئەم کۆمەلگای کوردی قسە بۆ ئەم کۆمەلگای کوردیەکەین کە ئیتر تا ئەم دەقەیەش هەر چۆنێک ژیابن چ لێبوردە نەبوو بن چ ڕقوقینە بڵاوکەنەوە چ خۆشەویستیان کەم بێ
بام دەرفەتەن پەیامەکانی تۆ قسەکانی تۆ بێتە دەرفەتێک بێتە وێزگەیەک ئیتر لێبوردەبوون عزەتی نەفسشکاندن یە کەمبوونەوە نیە بە پێچوانەوە گەورە بوونە. وڵایش من لێرەوە پێم خۆشە ینی وەکو بیرخستنەوەیەک ئەم بۆ خۆمان و بۆ ئەوانێکی گوێمان لیانەوە بە تایبەتی لە ئاستی سەرەوە ئەوانەی کە بەرپرسن لە ئیش و کارەکانی ئێمە ئەوانەی کەوا یعنی دیارن و ئەوانەی کەوا بوونەتە پێشەوا و قودوە و گەورەی ئەم کۆمەڵگایە لێرە داوایان لێ یەکەم ئەگەر ئەیانەوێ وڵاتەکەمان وڵاتێکی ئاوەدانی بێ دوور لە کێشە بێ دوور لە ناڕەحەتی بێ و سبەینی هەر گۆڕانکاریێک لە هەر شوێنێکە لەم وڵاتە کرا سەرفراز و پارێزراو بن ئەبێ لێبوردە بن بەڕاستی ئەبێ لێبوردە بن یعنی لە ئاستی سەرەوە لێبوردەوی زۆر گەورەیە لە ئاست ئەو حیزبانی کە ئێستا ینی ئیشوکاری ئەم وڵاتە بەدەست ئەوانە ژیان و بژێوی و ڕست و ڕۆزی ئەم وڵاتە بەدەست ئەوانە و ئەتوانن خۆیان ینی ئەم حاڵوەزئی خەڵک چاک بکەن و ئەشتوانە حاڵوەزئی خراپ خراپ بکەن بۆیە ئەگەر بیان نەوێ سەربەرز و سەرکەوتوو بن ئەبێ لێبوردە بن ئەبێ کەسی گەورە زۆر لێبوردە بێ و نابێ یەکسەر بە کۆمنتێک بە قسەیەک بە شتێک ئاجز ببێ و ینی لێرەشەوە هەر دیسانەوە پێم خۆشە ئەمە بڵێم هەمومان با لێبوردە بین با هەمومان لە ئیشەکانمانە لێبوردە بین لە ماڵەوە لێبوردە بین لە ناوبانزان لێبوردە بین لە کار و کاسپیان لێبوردە بین لەگەڵ هاوڕەکانمان براکانمان بۆ ئەوەی کەوا بە سەربەرزی بژین ئەگەر ئەمەمان تیانەما بەڕاستی سەربەرز نابین ئەو کاتە خی گەورە فەمیەوە بۆ خۆتان بە خەڵکی خۆتان نایە لێبوردە نین خی گەورە چیمان بۆ بکە یخوای گەورەش کاتێک کارێکەکە کە تۆ بە خەڵکی تۆ خۆت یعنی خۆت بە خەڵکی خۆت بێ بە خەڵکی کۆمەلگاکەەوە بێ چونکە خی گەورە نایەوێ لە خۆیەوە بەبێ ئەوەی تۆ هیچ تا بەسەر نەبێت تۆ بگۆڕێ تۆ چاک بکە نەخێر بەڵام تۆ گەر هۆکاری چاکردنتیا بوو لێبوردەیتیا بوو هەوڵی بوو پێشەوەتیا بوو خی گەورەش تۆفیقەن ئەنا بۆیە زۆر داواکەم لێرەوە یعنی لە هەموو ئاستەکان لە هەموو کەسایەتەکان لە مسلمانان لە خوشکان لە برایان لە خۆمان کەوا بە ئەم ژیانی کە تیا ماوی و ژیانش کە سەری ئاڕە با لێبوردە بین بە تایبەتی بەدەسەڵاتدانەکان ئەگەر لێبوردە بوون خەڵک لە ئاشتەوای ئەژی لێبوردە نەبوو خەڵک لە کێشە مەشاکل ئاژی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر حەسەن سابیر بانخواست زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمەوە سپاس دەکەین دکتۆر گیانخێر. بەڕازان ڤیدیۆکمان هەیە کە کۆتایی هاتنی خولی قورانی پیرۆزی لە ناوچەی خەلیفان دەستگای نووری حەکمە هەستاوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. ئێمە وەکو مامۆستایانی دەستگای نووری حیکما هەرستین بەکردنەوەی خولێکی هاوینە بۆ ئەو مناڵە چاوگەشانە لەسەر ڕەوشتێکی جوان و لەسەر یعنی گوتنەوەی پیتەکانی عەرەبی و لەسەر چەند ئاەتێک لە عەفو چەند سوورەتێک لە زووی حەمە فێرمانکردنەوە لەگەر پەیامەکانی دیکەی وەکو لەسەر پایەکانی ئیسلام و پایەکانی ئیمان و ڕەوشتی پێغەمبەر و ژیانی پێغەمبەرمان فێرکردون و ئەو دوو مانگەی لەگەریان بووین و کۆتاییان بە خولەکەی هێنا بەڵام بەردەوامیش دەبین یعنی ناو ئەو قوتابیانە لە دەیانکەین بە قوتابی نووری حیکمە و هەفتەی ڕۆژێک دەتوانین دەرسیان پێ برێن و لە کاتی دەوامی فەرمی مامۆستایانش بەڵام دەیکەینە ڕۆژانی جمعە ئینشەڵا بەردەوام دەبین و ژمارەی قوتابیانیش 285 قوتابی بوون تەقریبا بەو دەورەیە بە کچ و کوڕەوە. دەستخۆشی لە کارگێڕی لقی ئەزموونی خەلیفانی نووری حیکمە دەکەین لە بۆ یەکەم چاڵاکی بە پاڵپشتی لقی سۆرانی نووری حیکمە توانیان ئەو چاڵاکیە و ئەو خولە هاوینە ببینن دەستیان خۆش بێت. دەستخۆشی لە باوکە بەڕێزەکان دەکەین
لە دایکە بەڕێزەکان دەکەین کوڕەکانیان کچەکانیان لە بۆ خولێکی ئاوەها لە بۆ ئەوەی کە منداڵەکانیان زایع نەبن وەکو جەنابی مامۆستا حەسەن فەرمووی منداڵەکانیان لە کۆڵان و لەو شوێنانەی کە باسی کرد پەروەردە نەبیت دەستیان خۆش بیت کەوا منداڵەکانیان تەسلیمی ئەو مامۆستا بەڕێز و دڵسۆزانە کرد إمامي بنا قرآن كعبة يا نوري زمان محمدي مهرابا رسول تاتي سلمان محمدي مهرابا رسول تاتي سلمان نويجاك الله قايد رونا كرير قايشين نويجاك الله ناولاوین سالارە زۆر دەستخۆشی لەو مامۆستایانە دەکەم ئیشاڵڵا هەر ئەو خولا هەر بەردەوام دەبێت و فێرە پەروەردەی زۆر جوان و باش بووین. سوپاسی مامۆستا ڕێدوور دەکەم چونکە بەڕاستی زۆر شت فێر بووم پایەکانی ئیسلام و ئیمان فێر بووم تەجویدم خوێند بەڕاستی قورئانم خوێندووە بەڕاستی زۆر شت فێر بووم هیوادارم هەر بەردەوام بێت ئەم خولا. دەستخۆش لە مامۆستاکان دەکەم کامیان فێرە نوێژکی دیا قورئان و سوورەت و ئەو شتانەما. مامۆستا بەڵازان و خۆشەویستان بەم شێوازاتی نەکۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکارانمان دەخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.